سەرتا بەنای خۆی گەورە میهرەبان بەخێر بن بەڕێزان زۆر سپاسانەکەی با ئامادەبوونتان ئێمە لە ناوەندی توێژینەوەی سبەی بە هاوکاری بەڕێزان لە سنتەری ئایندەی و هەروە تورکیاناسی بەڕێز کاکتۆر ئەحمەد کە سەرپەرشتیەکە و بەڕێبەری نووسینە لەوێ و هەروەها بەندەش کە بەڕێبەری نووسینە و هەروە بەڕێبەری دیسکی تورکیاناسیە لە باڵێن دراساتی تورکیا لە ناوەندی توێژینەوەی سبەی هەڵساین بە ئەنجامدانی ئەم مێزگردە بۆ پرسی ئاشتی یاخود نوێکردنەوەی پرسی ئاشتی لە تورکیا و خۆشحاڵەمین بە ئامادەبوونی بەڕێستان بۆی کە بەڕێستان باگراوندێکی ئەکادمی ناسراوتان هەیە و هەر یەکێک لێەوە توانیوێتی ئەوەندە بەشدار بێ لە پرسی کووردا بە نووسین و بە قسەکردن و بە گفتوگۆ و بە چالاشەکانی سەرتا ئەگەر بۆ دەست پێ بکەم ئێمە لە ناوەندی توێژینەوەی سبەی سنتەرێکی توێژینەوەی ئەکادمیە لە ساڵی 2023 دا مزراوە تەمەنێکی گەنجی هەیە بەڵام خۆشبەختانە توانیوێتی لە ماوە کورتەیە جێدەستی دیار بێت توانیوێتی توێژینەوەکان لە بواری با بڵێن سیاسی و ئابووری کۆمەڵایەتی بە زمانی کوردی و ئینگلیزی لە قۆناغی یەکەمە بەم جۆرە ئەڕوا هەوڵەدین لە قۆناغەکانی داهاتۆ بە زمانی عەرەبیش بکەوێتە بواری ئیشکردنەوە بەڵام ئێستا سەرەتا بەو جۆرە ئیشەکەین زیاتر ئەمانەوەی خوێنەری کوردی ئاشنا بکەین و هەروەها هەوڵدراوە قۆناغەکانی تبریتی بووە لە پۆدکاست زیاتر بە ڕێگەی پۆدکاستێکی سەرەتاییمان هەبوو کە یەکەم جار دەستمان پێکرد ئەویش لەگەڵ کاک دکتۆر یاسین تەهایە بوو کە بەڕێستان پێمایە پێی ئاشنان کە شارەزایکی باشی هەیە لە سیاسەتی عێراقا من بە هاوکاری ئەو چەند زنجیرە پۆدکاستێکمان ئەنجامدا لەسەر هێزە چەکار عێراقیەکان بە تایبەتی حەجی شعبی و مێژووی دروستبوونی هێزی چەکار لە عێراقا بە تایبەتی ئێمە باسی بەش عەرەبیەکەیمان کرد نەک هەرێمی کوردستان بە 5 ئەڵقە بۆ 6 ئەڵقە ڕۆیشت و هەروە دوایەوە چەند پۆدکاستێکی تر کراوە لەسەر با بڵێن بەرهەڵبژاردن کە سترۆگلیستەکان بانگێش کراون بۆ ناوەندی توێژینەوەی سبەی و قسەیان لەگەڵا کراوە و هەروە ئێستا پۆدکاستێکی ترمانەیە بریتە لە پۆدکاستی ژینگە کە یەکێکە لەو پرسە گرنگانی کە لە هەرێمی کوردستانە هەیە پێم وایە لە هەموو جیهانە هەیە و عێراق بە تایبەتی هەرێمی کوردستانی مش بەشێکین لە عێراق بۆیە بەڕاستی پرسی ژینگەیەکێکە لە پرس هەر هەرگرنگەکان زائیدەن ئەوەی کە ئێمە لە ناوەندی توێژینەوەی سبەی ئیشمان لەسەر کرد و هەڵمان داوە بۆ ناوچە جیاجیەکان بۆ نمونە تورکیا عێراق با بڵێن هەوڵمان داوە ئێران دیسکی جیاوازی بۆ دروستکەین ئەم دیسکی کە ئەمڕۆ ئێمە ئیشپی لەسەرەکەین بریتێ لە تورکی ستادیس دەست کە یواتە ناوەندێکی توێژینەوەی تورکیە هەوڵ ئەدەین بۆ پرسە جیاوازەکانی تورکیا چه ئابووری بێ کۆمەڵایەتی بێ سیاسی بێ بەڵام زیاتر ئیشەکە ئێمە بریتە لە پرسی کورد لە تورکیا و خۆشبەختانە یەکەمین ئارتیکلمان بە هاوکاری کاگڕێناس و لەنیاخان کەوتە بەردەست پێم وایە لە سایتی سبەی ئێستا ئەڤیلەبڵە و هەموو کەسێک دەتوانێت بیخوێنێتەوە و زیاتر تەرکیزمان لەسەر ئەوەی بە شێوازێکی مێژووی کە چۆن تورکیا هەوڵی داوە بە مێژووی ئێمە هاتووی سێرمان کردووە لە ڕێگەی سیستەمی سیاسەتی پەروەردەییەوە هەوڵ دراوە شوناسی کوردی بسڕێتەوە یاخود تێکی بدا یاخود بیشێوێنێ ئێمە تاوەکوونێ لە 1923 بۆ 2000 هەڵمانداوە ئەو بابڵین ئەو بەشە کە فەر بکەین خۆشبەختانە سەرکەوتوو بینەوەیە توانیمانە ئەوەش پابلیشکەین و بڵایکەینەوە ئەوەی کە ئەمڕۆ زیاتر بەڕێستە ماگەش کراون بووی کە بریتە لە دەستپێکردنەوەی پرۆسی ئاشتی بێگومان ئاشتی دەستی پێکردووە پێش ساڵانێکی زووتر بەڵام ئێستا بە قۆناغێکی تر دەست پێکاتەوە پێم خۆشە بۆ ئەم بەبەسە بەڕێز کاکتۆر ئەحمەد لەوە دەست پێ بکەین دوای ژەچینە خزمەتی کاکتۆر سەلام فەرموو کاکتۆر جان دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ ناوەندی توێژینەوەکانی سبەی و دیسکی دراساتی تورکی ئێمە شوکو وەرزنامی تورکیاناسی کە بەشێکین لە سنتەری لێکۆڵینەوەی ئایندەیی بە پێویستمان زانیوە کە بەردەوام ئیش لەسەر تورکیا بکرێت سپاس بەخوا لە ساڵی ڕابردووەوە وەرزنامی تورکیاناسی دەستی بە بڵاوکردنەوە کردووە تا ئێستا 5 ژمارەی لێ بڵاو بۆتەوە کۆمەڵێک توێژەر و وەرگێڕی بەڕێز لەگەڵمانایە کە بەشێکیان لێرە حزوریان هەیە و بابەتمان بۆ نووسن بۆ ژمارە 6 پلانمان هەیە بە کۆمەڵی بابەتی گرنگەوە دابەزین کە لە 15 بڵاو بێتەوە سەبارەت بەم بابەتە هەڵبەت من بە باشم نەزانی کە من بە تایبەت کەسێکی وەکو بەڕێز کاک دکتۆر سەلام لێرە حزوری هەبێ و من پێش ئەوە قسە بکەم کە وەکو مامۆ لە جێگەی مامۆستای منە بەڵام دۆخەکەەوە خوازێ و تەرتیبی بابەتەکە بەڵێ فعلەن وە هابوو بۆیە من قسەکەمێکی ناتوانین تا جەنابیان وەسابێ ئێمە قسە بکەین بەرحاڵ ئەو بابەتەی ئەو تەوەرەی کە بۆ من دیاری کراوە تێڕوانی دەوڵەتی تورکیا طبعاً دەوڵەتی تورکیا لە مەسەلەی پرۆسی ئاشتیا ئەمە یەکەم جاری نییە تەنانەت 2012 یەکەم جاری نەبووە کە دەست بە پرۆسی ئاشتی بکە بەڵکو پێش ئەو کاتەش لە
یەکەم جار لە ساڵی 1984ەوە هەر لەگەڵ دروستبوونی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەیە پاش ماوەیەک هەوڵی چارەسەرە درێت دوایەوەی کە دەوڵەتی تورکیا تێگالەوەی ئەمەی دروست بووە ئەم گروپە چەند کەسێکی گەنج نین چەند گەنجێک نین هەروە لەو شاخانە دابێتیانە شاخ و کۆمەڵێک مەسلحەتی تایبەتیان هەبێت یا بۆ شتێکی زۆر تایبەت ئەم جەنگەیان بەرپا کردبێت کە تێگا لەم دۆخە بۆیە بیر لەوە کاتەوە بە دوای چارەسەر ئاگەڕێت لەو سەردەمەیە چارەسەرێکی ئاشتی دوایەوە لە 1993 دیسان هەوڵێکی دیکە درێتەوە لە 95 ئەمجارە لەلایەنی پەکەکەەوە لە ڕێگەی ڕاگەاندنی ئاگربەسەوە دووجار ئاگربەس ڕاگەیەندێت بەڵام هەر جارە و بە هۆکارێک بە تایبەت ئەو جاری کە تورک و تۆزاڵ سەرۆکۆماری ئەو کاتی تورکیا لە ڕووداوێکات ئەکوژرێت تیاچی هێرشەکرێتە سەری و ئەکات ئەو هەنگاوانە لە نەوەتەکانە بە تایبەت هەمووی سەرنەگرێت و بە شکست کۆتایی بێت گرنگترین هەنگاوی نرابێت لە ساڵی 2012 بووە کاتێکە ببورن لە 2009 وردە لەژێر دەسەڵاتداری ئاکپارتیا دەستی پێکردو خودی ئەردۆگانیشکە دەستپێشخەری سەرەکی و گرنگ بووە و قوربانیشی بۆ داوە بەڵام ئەوەشیان بەهۆی بەهاری عەرەبی و کۆمەڵێک ڕووداوی دیکەوە ئەویش بەداخەوە سەری نەگرتووە ئەمەی ئێستا هەیە لە ڕوانگەی دەوڵەتی تورکیاوە تا ئێستا دوا دیار نییە کە هەنگاوێک بێت فعلەن بە ئاراستەی پرۆسی ئاشتی و چارەسەری پرسی کورد لەبەرەوەی لەلایەکەوە دەوڵەتی تورکیا بە تایبەت لە ڕووی سەربازیەوە هێندە قوت و هێزی هەیە کە ئاراسی ڕووداوەکان وا ئەبن پەکەکە بەهێز و بەقوت و بە شەڕ لە ناو ببات لەلایەکی دیکەوە تەوژمی نەتەوە پەرستی و تورکچێتی لە تورکیا ئێستا گەشتۆتە ئاستێک بە هیچ جۆرەیە قبوڵی ئەوە ناکات کە لە ڕێگەی ئاشتیەوە یا نەک لە ڕێگەی ئاشتیەوە لە ڕێگەی گفتوگۆوە لەگەڵ پەکەکەیە لەگەڵ ئۆجەلانە بگەنە ئەنجامێک ئەمە تازەترین توێژینەوەیە کە لە 25 مانگا کراوە دوای لە دوانەکانی دەوڵەت باخچەلی لەلایەن ناوەندی توێژینەوە کۆمەڵایەتەکانەوە کراوە تەنها لە 18 ئەو کەسانی کە بەشداریان لەو توێژینەوەیە کردووە پشتیوانی لە قسەکان و دەستپێشخەریەکەی دەوڵەت باخچەلیەکەن تاوان بین القوسین ئایا دەستپێشخەریە یانە لە 1970 دژی ئەم دەستپێشخەریەیە کە ئەمەش ڕێژەیەکی کەم نییە واتە لە ڕوانگەی کۆمەڵگەی تورکیەوە لە ئێسەیە کۆمەڵگەی تورکی بە هیچ جۆرێک ئامادە نییە واتە لە 4 کەس 3 کەسی ئامادە نییە کە ئەم دەستپێشخەری دەوڵەت باخچەلی پشتگیری بکات تاوان لەم 4 کەسە هیچ نەبێ کەسێکیان کووردە هەر لەو توێژینەوەیان نزیکەی ئەوەش جیاکراوەتەوە لە ساڵ 13 بەشداربووان زمانی دایکیان کووردە کەواتە بە احتیمالی زۆر یەکێک لەو کەسانە کووردە لەو 4 کەسە کە ئەوەی با بڵین لە 1970 کە پشتیوانی ئەم دەستپێشخەریەکە لەوانەیە کورد بێت یا لەوانەیە تورک بێت کەواتە کوردەکەش پشتیوانی ئەم دەستپێشخەریە ناکات لەبەرەوە لە ڕوانگەی کۆمەڵایەتیشەوە نە سەربازی نە دۆخی سیاسی نە کۆمەڵایەتیش تا ئێستا دۆخێک لە ئارادا نییە کە خەڵک هاوڵاتیان یا بەعامی تورکیا پشتگیری لە پرۆسی ئاشتی بکەن سەبارەت بە گفتوگۆکانی پشتی پەردە بازدەوە کرێکە لە نیسانی ئەم ساڵەوە گفتوگۆ هەبووە وایە ئەوەی ڕاگەیەنرێکە تەجرید با بڵین گوشار ئابلوقە لەسەر عەبدوڵڵا ئۆجەلان هەیە و کەس ناتوانێ بیبینێ بەڵام ئەمە ڕووە ئاشکرا و ڕوونەکەیەتی ئەگینا لە پشتی پەردەوە هەم کەس و کار هەم خەڵکی دەوڵەتی قوڵ هەم لایەنی کوردیش گفتوگۆیان لەگەڵا کردو بینیویانە بەڵام کۆتاجار لە 22 مانگە بۆ هەڵە نەبووبم برازاکەی بینیوێتی لەگەڵەوەشا کۆمەڵێک ئاماژەی دیکە هەن پێش دەستپێشخەریە ئاشکراکەی دەوڵەت باخچەلی بۆ نمونە بەشداریکردنی هوداپار لە هاوپەیمانی کۆمار و بێدەنگی دەوڵەت باخچەلی و مەهەپە خۆی بۆ خۆی ئەگەر لە لایەک ناچاری بوو بێت دیوێکی دیکەیەوەیە کە جۆرێک لە نەرمینواندن لە دەوڵەت باخچەلی و پارتی بزوتنەوەی نەتەوە پەرستا هەیە لە هەمان کاتا لە ئەو دوای سەرکەوتنی ئەردۆگان لە هەڵبژاردنەکانی 2023 دەوڵەت باخچەلی لە لای چەپی ئەردۆگان بوو لە کاتی ڕاگەیاندنی ئاهەنگی سەرکەوتنەکەیە زەکەریای پژۆغڵ و سەرۆکی هوداپار لە لای ڕاستیەوە بوو من ئەو کاتە هەرو کاتە ئەمودی هێمایەک هەیە بۆ پرۆسی ئاشتی لە ڕێگەی هوداپارەوە بەڵام کە ئێستش قسەیەک لەسەر ئەوە هەیە دۆخێکی لەو جۆرە ئەکرێ بێتە ئاراوە و هێماش هەیە بۆ ئەوەی کە لەگەڵ دەمپارتیا تێکی بدا دەوڵەت لەگەڵ ئەمانە لەگەڵ هوداپارە ئیش بکات هوداپار خۆشی هەنگاوی وانێ بە جۆرێک لە جۆرەکان ڕاگەیەنراوی بڵاو کردوتەوە گوایە تەنها دەمپارتی ئۆجەلان قەندیل و دەمیرتاش مخاتەبی دەوڵەت نین بەڵکو ئێمەش هەین ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیشن پێویستی ئێمەش بە مخاتەب وەربگیرین لە هەمان کاتە لە یادی
جەنگی مەلازگردا کە لە ئاغڵات بەڕێوەچوو ئەم جارە زەکەریای پژۆڵ و دەوڵەت باخچەلی بەیەکەوە دەستی یەکتریان گرتبوو دوایش ڕسمێکیان گر بۆ یادگاری وێنێ ئایلەی کە ئەوانە هەمووی تەسیری هەیە ئەمە وەکو باڵێن پشتی پەردە یا ئامادەکاری بۆ یەکەم ڕاگەیەنراو یا یەکەم هەنگاوی دەوڵەت باخچەلی کە بریتی بوو لە تەوقەکردن سڵاوکردنەکەی لە هاوسەرۆکانی دەمپارتی بەڵام پێشەوە وتارەکەی ئەردۆگان خۆیمان بیر نەچێت لەو ڕۆژەیە لە ڕۆژیکردنەوەی پەرلەمانە لە وتارەکەی ئاماژەی بەوەدا پێویستمان بە یەکگرتووی و برایەتی هەیە لە بەرەوەی مەترسی زۆر گەورە لە بەردرگای تورکایە ئەو وتارە پاشان سڵاوەکەی دەوڵەت باخچەلی وەڵامدانەوە لەلایەن سڕی سوورەیاوە کە سوپاسی ئەردۆگان و باخچەلی کرد لە دوای ئەوە سێشەمەی ڕابردووتر بوو دەوڵەت باخچەلی داوای لە عەبدوڵڵا ئۆجەلان کرد بانگەشەی کرد کە بێتە پەرلەمانەوە چی بڵێت هاوار بکات کە پەکەکە با بڵێن کۆتایی هاتووە لێرەیە ئاگەمە لە نقطەیەکی زۆر زۆر گرنگ بێت ئەوەی دەوڵەت باخچەلی لەوێ وتی منوا لێی تێناگەم بانگەشە بێ بۆ پرۆسەی ئاشتی بەڵکو ویستی دەوڵەتی تورکیا بە بەهێزی نیشان بدات و دەوڵەت عەبدوڵڵا ئۆجەلان بانگ بکات کۆتایی هاتنی پەکەکە ڕابگەیەنێ نەک ئەوەی داوا لە پەکەکە بکات شەکدانێت یعنی تورکیەکەی بزەبت بە باڵین بکەرنادیار پێڵێ لاڤێ دیلدی یا بیتریلدی ئەو دەستاژانە بەکارێنێ واتە عەبدوڵڵا ئۆجەلان نەیەت پیاوەتی بکات و بڵێت پەکەکە چەکدانێن نەخێر داواکە عەبدوڵڵا ئۆجەلان بێتە پەرلەمانەوە ڕاگەیاندنی باڵێن کۆتایی هاتنی پەکەکە ڕابگەیەنێ کە ئەمە دوو دەستەواژەی جیاوازە دوایەوە ئاشکردنەوەی بنەماڵی شەنیاشار و بنەماڵی یڵدز کە یەکیان لای دەمپارتی هەدەپەیەکیشان پەرلەمانتاری ئاکپارتی بۆ و نزیکەی 6 ساڵە داوایەکیان لە بینەیە گەشتۆتە ئاستی کوشتار و دەستگیرکردن و کێشەیەکی ئاڵۆز و قوڵە بەڵام ئەخیرەن ئاشتیان کردوونەتەوە سەردانی وەزگرۆزێل بۆ ناوچە کوردیەکان نەچەنە بە بۆنەی تەقینەوەکەی ئەنقەرە ئەویش تەنها سەردانی دیاربەکری کرد بەڵام بڕیار بوو 6 ڕۆژ نزیکەی 6 شاری کوردستان بگەڕێت لەمانە گرنگتر ناوبردنی کوردەکان بوو لە سیمپۆزیۆمی زیاگۆکاڵ پەڵە نەبوو بم 2 ڕۆژ لەمەوە پێش بوو 3 ڕۆژ لەمەوە پێش دەوڵەت باخچەلی بۆ یەکەم جار کوردەکانی وەکو برا کورد کاردێشلەریمز قبول کرد تا ئێستا دەوڵەت باخچەلی و نەتەوە پەرستەکانی تورکیا کوردیان بەم دەستەواژە بە نەسی کوردیەکەی بڵین تورکە بەڕەگەز کوردەکان بەم جۆرە کوردیان قبول کردووە بەم جۆرەش ناساندویانە بەپێی مادە یاساییەکە کە هەموو هاوڵاتیەک لە تورکیایە بە تورکدانری مادەی 66 دەستوری تورکیا بەڵام ئەم جارە نەیگوت تورکە بەڕەگەز کوردەکان بەڵکو وتی چی برا کوردەکانمان هەر ئەمەش شارەزایان وای لێکەدەنەوە کە ئاماژەیەک بۆ گۆڕینی ئەو مادەی 66 دەستوری تورکیاش تەبەن بابەتی دیکە هەیە کە بە بۆنەی کەمی کاتەوە پێویستە تێیپەڕێنین یەک ئاماژی دیکە هەیە کە تا ڕادەیەک هێما بێ بۆ ئەوەی کە بەڵێ دەوڵەت بەجددیەوێت ئەویش مەحمەد ئوچوم چەند ڕۆژێک لەمە پێش لە سەرەتای هەنگاو لێدوانەکانی دەوڵەت باخچەلیە مەحمەد ئوچوم کە ڕاوێژکاری تایبەتی ئەردۆگانە بۆ کاروباری یاسایی وتی هیچ هەنگاوێک نییە بۆ پرۆسی ئاشتی بەڵام چەند ڕۆژی لەمە پێش تویتێکی کرد ڕایگەیاند کە ئێمە وەکو دەوڵەت و هاوپەیمانی کۆمار هیچ هەنگاوێک نانین تا ورترین خاڵی ئەو هەنگاوە لێک نەدەینەوە کەواتە ئەمە هێمایە بەڵێ ئەوەی دەوڵەت باخچەلیەکە بەوردی ئاگامان لێ سەبارەت بە خودی ئەردۆغان هەمووەکو سەرۆک کۆمار هەمووەکو سەرۆکی ئاکپارتی بە جۆرێ لە جۆرەکان پشتیوانی ڕاگەیاندووە بۆ ئەو دەست پێشخەری دەوڵەت باخچەلی بەڵام پشتیوانی ڕاستەوخۆ نیە پشتیوانی دەوڵەتیش نییە بۆ لەبەرەوەی ئەگەر بینی بێتان لە ساڵیادی دامەزرانی با بڵێن دەوڵەتی تورکیا بوو کۆماری تورکیا 29 ئەم مانگە وتارێکیدا لە ئاهەنگەکەیە باسی لەوەی کرد کە هاوبەشەکەمان مەبەستی لە دەوڵەت باخچەلیە هاوبەشەکەمان کە پێشنیاری پرۆسەیەکی کردووە واتە نەباسی ئاشتی کرد نەباسی ئەوەشی کرد بڵێ ئەو پێشنیارەی کە کردومانە بەڵکو وتی چی پشتگیری با بڵین هاوبەشەکەمانەکەین لەو پێشنیاری کاتە هێشتا پێشنیارەکە بەهی خۆی نازانێ ئەردۆگان هەرچەندە زۆرێک لە شارەزایان وای لێکەدەنەوە ئەم قسەی ئەردۆگان نەک لەم قسەیە لە زۆر شوێنە ئەم هەوڵە ئەدرێت دەوروبەری ئەردۆگان و خۆیشی
خۆیانە دزنەوە لە مەسەلەکان هەتا لە سەرتاوە یان و ئەسڵەن ئەردۆگان ئاگەی لەم قسانە نییە کە دەوڵەت باخچەلێکا بۆ ئەگەر مشکلەیەک دروست بوو ئەردۆگان هەمووی ئاوت بکاتە دەرەوە بڵێ من ئاگام لەم شتانە نەبووە بە کورتێگەی خۆی بە ڕووسپی دەرچێت خراپەکان بخرێتە سەر دەوڵەت باخچەلی و یا هەر کەسێکی دیکە بە هەر حاڵ لە گرنگترین شتیان ئەو گۆڕانکاری دەستورەیە یعنی هەموو ئەمەی ئەکرێت بۆیە منیش خۆم زۆر قەناعەتم پێی نییە تا ئێستا وەکۆەوەی هەنگاو بێ بۆ پرۆسی ئاشتی لەبەرەوەی ئەو دۆخەی ئێستا لە ناوخۆی تورکیایە هێمایە بۆ گۆڕانکاری لە دەستوری تورکیایە هەم دۆخی ناوخۆیی هەم دۆخی ئەردۆغان و ئاک پارتی و هاوپەیمانی کۆمار پێویست بەوە ئەکا بۆ هەڵبژاردنەکانی 2028 چی بکات گۆڕانکاری دەستور بکات بەم جۆرەی ئێستا قورسە کاندید ببێت ئەگەر کاندیدیش بێت قورسە سەرکەوێ بەسەر بەرامبەرەکەیە بەتایبەت ئەگەر ئەکرێم ئیمامۆغڵو بێ بەڵام لە دۆخی گۆڕانکاری لە دەستورە ئەتوانێت ئەوە بکات بۆ گۆڕانکاری لە دەستور تەنها ژمارەی پەرلەمانتارەکانی هاوپەیمانی کۆمار بەس نییە پێویستی بە لایەنێکی دیکەیە لە ئێسەیە نەرمترین لایەن کە ئەگەر هەبێ پشتیوانی ئەردۆگان بکات دەمپارتیە جەهەپە بە هیچ جۆرێ لەگەڵیانە سەعادەت و ئەوانە ژمارەیان کەم و لەگەڵیشیانین ئی پارتی هەردژێتی لەم بینایان کێ ماوەتەوە دەمپارتی ماوە هەوڵەدەن لەلایەک بە نەرمکردنەوەی لێدوانەکانیان بە تایبەت ئەردۆگان کۆمەڵێک باسی برایەتی و یەگرتووی و ئەمانە ئەکات هەوڵەدا سۆزی کوردەکان ڕاکێشێ و بە گۆڕانکاری لە دەستورە کە چەند مادەیەک بگۆڕن لێرەشەوە بتوانن پشتیوانی دەمپارتی بەدەست بێنن سەبارەت بە هەڵوێستی حکوومەت تا ئێستا وەکو لایەنی حکومیانی وەکو دەوڵەت شتێکی وا دیار نییە تەنها دەوڵەت باخچەلی قسە ئەکا وەکو سەرۆکی حیزبیەکە و ئەردۆگانیش شتێکی ناڕاستە و خۆی وتووە بەڵام ئۆزگرۆزێلۆکو بەرەی ئۆپۆزیسیۆن لەلایەک دژێتی لەلایەک لەگەڵیەتی لێ دوانەداڵێ هەر شتێکی خێر بکری ئێمە لەگەڵیان بەڵام لەو لاواڵێ ئەگەر لە پرۆسەیەکە ئۆجەلان بەشداروی ئێمەیتیانین ئەمە دژێتی ئی پارتی زۆر دژێتی پارتەنەتەوە پەرستە تورکیەکان زۆر دژینی و ئەمەش بە دەرفەتی ێزانن بۆ لێدان لە مەهەپە و دەوڵەت باخچەلی و بۆ ئەوەی هەوڵدەن خۆیان دەنگ کۆبکەنەوە سەبارەت بەو زەمینە سازی کە هەیە لە کاتێکە قەیرانی دارایی لە لووتکایە هەڵاوسان لە لووتکایە لە کاتێکا تۆ دەمیرتاش خستۆتە زیندان بە سزای 42 ساڵ زیندانی و لە هەماکە یعنی لەو لایشەوە لەم هاوکێشەیە ئەیخیتە دەرەوە تۆڵی قەندیل و ئیمراڵی قەندی ببورن ئیمراڵی و دەمپارتی نەک دەمیرتاش و قەندیل ئەمە خۆی بۆ خۆی تێکدانی زەمینەیە ئەگەر زەمینەیەکیش هەبێت تۆ تێکێ دەی کاتێک دەوڵەت باخچەلی وەهای وتووە لە هەمان کاتە یەکێکی وەکو جان ئاتالای دۆسێ جان ئاتالای بە شێوازێکی دیموکراسی و دادپەروەریانە یەکلای ناکەیتەوە ناتوانانی باس لە شتێ بکەی بە ناوی پرۆسەی ئاشتی بابە شتێکی ئەگەر بچمە سەر کۆتا خاڵ بۆی کاتەکە فریا بکەوم هۆکار و ئەگەری سەرنەگرتنی چی هەیە کۆمەڵێک بابەت هەن کە وا ئەکەن ئەم پرۆسەیە سەرنەگرێت ئێستا ئاماژەم پێدا دوورخستنەوەی قەندیل و ئەدیرنە با بڵێن دەمیرتاش بەشداری مافیاکان لە ناویە یعنی تازەترین شت عەلادین چاکرجو کە بە یەکێک لە گەورە مافیاکانی تورکیا دانرێ هەتا سەدات پەکەریشی تێپەڕاندووە لەگەڵ کەسێکی دیکەشە ناوەکەی ئەفو کورشاد یڵماز ئەمانە دوو مافیای گەورەی تورکیان هاتوون پشتگیری دەوڵەت باخچەلیەکەن هەتا خەڵکە ترسێنن کورشاد یڵماز توییتی کردووە بەم نەساڵێ ئەڵێ بە هەموو جۆرێ پشتیوانی دەوڵەت باخچەلین لە حاڵەتێکە هەر کەسێ دژایەتی بکە ئێمە ئامادەین گیان ببەخشین و گیانیش بکێشین یعنی تۆ لە دۆخێکا بتەوێ باسی پرۆسەی ئاشتی و کرانەوە بکەی ناتوانانی کەسێکی یاوە تەداخلی بکە بە دڵنیاوی لە بری چاکردن تێکێدا لێدوانە دژبەرەکان دەمپارتی تازەترین لێدوانی ئەڵێ ئێمە ڕاگەنراوی مەکتەبی سیاسیان بۆ پێرێ ئەڵێ ئێمە بە هیچ جۆرێ تەنازول لە ئەو دەستکەوتانە ناکەین کە لە ڕۆژئاوایە بەدەستێنراوە ڕۆژاوا مۆزوعێکی ترە باکووری کوردستان مۆزوعێکی ترە تۆ کە باسی ڕۆژئاوا لەم دۆخەیە ئەهێنی تو بە ئاشکرا ڕایەگەێنی ئەمە دیسان تێکدانی بارودۆخەکەیە هەوڵەکانی تورکیا بۆ ئەندامبوون لە ڕێکخراوی بریکس ئەوەش کێشەیەکی ترە لەبەرەوەی ئەگەر هەوڵ بدا لە ڕێگەی بوون بە ئەندام لە ڕێکخراوی بریکسەوە تورکیا هەوڵی ئەمە بدا جا لە سوودا ئابوووریەکەی هەموو ئەندامەکانی بریکس وا لێ بکات پشتیوانی لە پەکەکە نەکەن و بیبڕن لەولاوە کۆمەڵێک دەوڵەتی دیکە هەن کە دژی بریکسن ئەمریکا و وڵاتانی ئەوروپا پشتیوانیەکانیان بۆ پەکەکە زیاترەکەن حتا یەکێک لە هێماکانی تەقینەوەکە بریتی بووە لەوەی کە
لە ئەردۆگان قبول ناکرێت بڕاتە ناو بریکسەوە. کاتی تەقینەوەکە هاوکات بوو لەگەڵ کۆبوونەوەی ئەردۆگان لەگەڵ پۆتین. کۆبوونەوەکە لە کازان بوو، تەقینەوەکەش لە کارەمە کازانی ئەنقەرە بوو. بابەتی دیکە زۆر مابوو، بەڵام هەرێندە فریاکەوتین. سوپاسانەکەم. ئەچین لای کاکتۆر سەلام. دکتۆرجان بابەتەکەی بەڕێزت بابەتێکی حەیوی گرنگە، ئەمانەی لە ڕوانگەی خودی پەکەکەوە بابزانین ئایا کە بابەتەکە ئەوان چۆن تێڕوانیان هەیە بۆ ئاشتی وە تێڕوانیان جیازەکانی ئەوان چیە؟ سپاسەکەین ئەگەر هاوکارمان بیت. بەناوی خوای گەورە میهرەبان زۆر سپاس بۆ ناوەندی دامەزراوەی سبەی و خۆشحاڵم کە لەگەڵ کۆمەڵێک لە کەسانی ئەکادیمی و توێژەری گەنج ئەڵبەت ئێمە پیر بووینەوەن گەنجن وێندەکەی ئینشاڵڵا سەرکەوتوو بن و من دەستخۆشیتان لێ یەکەم. دیارە بابەتی دراساتی تورکیا تازێ لە لای خۆمان وەکو بایەخدان و ئەوان هەم لە ناوەندی ئەکادیمیەم لە دەرەوەشک و ناوەندە توێژینەوەیەکان بەداخەوە کە ئەمە کرێ سەرەتایەک بێەوە لەگەڵ ئەو سنتەری ئایندەیەکە دەستخۆشیان لە یەکەم هیوادارم ئەم هەوڵانە فەرەوان بکرێەوە. هەتا ئێمە نەکتەنا توێژینەوە وەرگێڕانیشمان زۆر پێویستە لەبەرەوەی کتێبخانەی ئەکادیمی و کتێبخانی زانستیمان زۆر هەژارە لە ڕووی شارەزابوون لە هەموو لایەنە جیاوازەکانی تورکیاوە. طبعاً سەبارەت بە پرسی ئەم جاری ئاشتی و تێڕوانینی پەکەکە ئێمە زانین کە پەکەکە ئێستا تقریباً هەم ئۆجەلان لە ئیمرالیەوە قوتبێکە و تقریباً بڵێن بەشێکی زۆری دەنگی حاسمی یەکلاکەرەوەی و ئەو تریشی لە قەندیلەکە ئێستا ڕەنگە بارودۆخەکان زۆر جیاواز بێ لە قۆناغی پێش و ئێستا ڕەنگە بڵێن ئێران هەژمونێکی گەورەی بەسەر بەشێکی زۆر لە بزوتنەوە چەکداریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتی ناوچەکە هەیە کە تقریباً نەوعاً ما لە بەرەی دژی ئەمریکان یاخود وەکو ئامرازێک ئێران چۆن لە ڕابردوو لە ململانیەکانی لەگەڵ تورکیا سوودی لە پەکەکە وەرگرت و ئێستاش نەوعاً ما کاریگەری هەیە لەسەر هەندێک لە بڕیاری سیاسی و چەکداری ئەو پارتە. ئێمە ئەزانین کە ئەم بابەتات تۆ ئارە و کاکتۆر ئەحمەدی ژامەشەی پێدا یعنی هێشتا ناتوانین نابینێن دەست پێشخەری و بابەتێکە کە خراوەتە ناو بڵێن پرسی گۆڕەپانی سیاسی تورکیاوە. پەکەکەش تێڕوانینی خۆی هەیە. جاری هەر تەقینەوەکەی ئەنقەرە ئاماژە بوو بۆی کە قەندیلی ژووتی ئێمە ناتوانین ئێمە بکەنە دەرەوە لەم هاوکێشەیە و ئێمە ڕێی خۆمانوانێ و تەرەفێکی حساب بۆ کراوین و هەتا دووران کاڵکان لە وتارێکی دوور و درێژە جاری هەر بەرهەمی ئەو سەردانەکەی ئۆجەلان بە بەرهەمی خەباتی خۆیان نەزانێن بۆ شکاندنی ئەو کەنارگیری لەسەر ئۆجەلان هەیە ئەوەی کرد لە هەموو ڕوویەکەوە ئەوان مەسەلەن ئیشی بۆ ئەکەن لە ڕووی خۆپیشاندان و هەموو ئەو شتانەی کە دامەزراوینەکانی خۆیانەوە. بەڵام ئەوان پێیان وایە کە بەتەنها وەکو مۆدێلەکانی پێشووتر ئەوە بەز نییە کە تەنها لێدوان لە ئۆجەلان وەربگیرێ لە ناو چوارچێوەی زیندانێکا جارێ پێش مشتی ئەوان جەخت لەسەرەوەکەن و کە بێ ئۆجەلان بێتە دەرەوە و ڕاستەوخۆ نەک تەنها لەگەڵ دەسەڵاتدارانی تورکیا و سەرۆکی پارتە سیاسیەکان و تەنانەت لەناو پەرلەمانیشا پێویستە ئەمانش ببینێ و ئێستا پەکەکە گەشتۆتە قۆناغی قەندیل قەراری یەکلاکەرەوە هەیە چکە ئەوەی کە لەسەر گۆڕەپانی سیاسی و چەکداری کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ئاسایش نەتەوەی تورکیا قەندیلە و ئەو خەباتە چەکداریەیە کە دەستی پێکردووە پرۆسە سەربازیەکانی تورکیاش بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەوان ئەو پارتە هەر بە مەترسی ئەزان بۆیە لەلایەک ئەوان پێیان وایە بێ ئۆجەلان بێتە دەرەوە و ئەمە چوارچێوەیەکی یاسایی و دەستوری ژوەر بگرێ هەتا ئۆجەلان خۆشی ئاماژەیەکی هەیە لەوەی کە باسی لەوە کردو کە ئەبێ چوارچێوەیەکی یاسایی و تەرەفی سێمیش وڵاتێک بێتە ناو ئەم بابەتەوەکو نیەت پاکی و متمانەی زیاتر بۆی کە پێشتر کۆمەڵێک هەوڵ هەبووە. بەڵام بابەتەکەش ئەوەی ئایا ئاوتکردنی هەر قوتبێک لەمانە کە ئێمە ئەزانین تەنانەت هەرێمی کوردستانیش ڕۆڵی هەیە چۆن لەوانی ڕابردووە ڕۆڵی هەبووە ڕۆڵی هەیە. بەڵام ئەوەی کە لە تایبەتە بە ناوپەکەکەوە وە کاکتۆری ژامەژەی پێدا دەمرتاژ ئاوتکراوە لەم بابەتە و قەندیلی ئاوتکراوە بۆیە بە بڕوای ئێمە وەپەکەکەش خۆی تێڕوانینی هەیە کە پێویستە گشتگیر بێ زەمینە سازی بکرێ و ئەوان پێیان وایە ئەمە ڕنگدانەوەی کۆمەڵێک فاکتەری ناوخۆی دەرەکیە و هێشتا نەتوانراوە زەمینە سازیەکی ئەوتۆ بکرێ. ئەوان پێیان وایە لە ئاستی ناوخۆ پرسی ئیسلاحاتی دەستوری هاتۆتە ئاراوە کە پاڵنەرە بۆ پارتی دەسەڵاتدار و بەرەی هاوپەیمانی کە بیانەوێ سوود لە دەم پارتی وەربگرن لە ڕێگەی وروژاندنی وەرەقەی پرسی چارەسەرین کێشەی کوردەوە وەروەها دۆخی ئابووری تورکیا
و بابەتێکی تریژەوەی کە هۆکارە دەریتەکەی ئەو جەنگەیە کە لە غەزەوە سەری کێشاوە بۆ لوبناان و کە ئاکپارتی پێیان وایە کە لە دوای لوبناان سووریا و تورکیاش ئەگرێتەوە مەتەداعات و ڕنگدانەوەی زیاتری ئەبێ کە ڕەنگە تەسیراتی زۆر لەسەر شڵەژانی ئاسایشنەتەوەی تورکیا و دۆخی ناخۆی تورکیا بکە بۆی پێیان وایە پێویستە لە سەراسی ناخۆ بە بەرەیەکی یەکگرتووە بتوانن ڕوبەڕووی ئەو ڕنگدانەوانەی ئەو جەنگە ئەگەر چکە ئێستاش خۆتان ئاگادارن لە دوێنێ و ئەمڕۆیە ئێرانیش ئامادەکاریەکە بۆ جارێکتر وەڵامدانەوەی ئیسرائیل واتە بەرپرسانی ئەمریکا کۆشکی سپی پێیان وایە پێش هەڵبژاردننی ئەمریکا یاخود دەکەوێتە دوایی کە ئەمە بێگومانە و کاتەش ڕەنگە ئیسرائیل وەڵامی تری هەبێ بۆیە پەکەکە پێی وایە ئەمە دەست پێشخەری نییە تەنها بابەتێک کە هاتوتە پێشەوە بە گرنگی شێزان ئەڵبەت وە پێیان وایە و ڕێی وەجەلانیش بە ڕەنگی ڕێی یەکلاکەرۆزان بەڵام هەتا دووران کاڵکات بە نەس ئەڵێ کە تەنا ئۆجەلان بە تەنا ناتوانێت و پرسێک لای بکاتەوە لەبەرەوە ئەبێ ڕای قەندیلی زۆر بیگیرێ و تەنانەت لەگەڵ بەشێکی زۆری قیاداتی کوردی لە دەمپارتی و هەم ڕێکخراوەکان و زۆر شوێن ڕێی وەربگیرێ بۆ ئەوەی ینی ئەو ڕێی کە لایانی پەکەکە بە هەموو قوتبەکانەوەکەی خاتە ڕوو لە ینی ڕێیەکی گشتگیر و یەکلاکەرەوە و بابەتی بێت تەنها لە ڕوانگەیە کۆ نەبێ بۆیە پەکەکە بە حەزەرەوە مامەڵایەکات و هەرچەند ئەوان ڕایانگەیان کە و بابەتی تەقینەوە بڵێنە و عملی ئەنقەرە پەیوەندی بەوە نیە بەڵام بە پێچەوانەوە ئاماژەیە بوو کە ئەوان ناتوانرێ ئەو بکرێن و ئەوان پێیان وایە ئەو ناکۆچانەی کە لە ناو شەقامی سیاسی تورکیایە و ئەو بربەست و تەنگشانەی هاتوتە بەردەم پارتی دەسەڵاتدار لە دۆخی یابرۆ تا دۆخە سیاسیەکە بەتایبەتی لە پرسی ئیسلاحاتی دەستووریا زیاتر پاڵنەرە بۆیە پەکەکە بە حەزەرەوە بەتایبەتی لە قەندیلەوە مامەڵی لەگەڵاکرێەوە پێیان وایە ئەبێ ئەم جاری کە هاتوتە ئاراوە پێویستە جیاوازتر بێت لە جارەکانی پێشوو چوارچێوەی دەستوری یاسایی وەربگرێ و ئۆجەلان بێتە دەرەوە ئەوان پێیان وایە تا ئۆجەلان لە چوارچێوەی زیندان نابێ ئەم بابەتە بە هیچ شێوەیەک پرسی چارەسەری شوێنی خۆی ناگرێ لەبەر ئەوە ئەوان مەرجی یەکەمیان ئازادی هەتا جەستەییە سەربەستی جەستەی ئۆجەلانە گەبێتە دەرەوە و دڵنیابن لە کورت و مختصر سەلامەتی جەستەیی و عەقڵی و هەموو شتەکانی و دواتری ژڕەکانی مناقەشە بکرێت لەگەڵ هەموو چین و توێژە جیاوازەکانە لە قیاداتی دەمپارتی و تا خۆشە نەتا ئەوان کە جەخت لەوەکەنەوە ئەڵێ ئەبێ تورکیا ڕێی ئێمەش بە هەندوەر بگرێ ینی ڕاستە و خۆ ئەوان داوای دانیشتنەکەن لەگەڵ قەندیلیش ینی تورکیا حکوومەتی تورکیا دەسەڵاتدارین تورکیا لەگەڵ قەندیلیشا دابنیشێ بۆیە پەکەکە بە درێژایی مێژوو هەمیشە لەبەروی ئەزانین پەکەکەش مەکانەتی تورکیا ئەزانێ و مەکانەتی تورکیا لە ناو ناتۆژ ئەزانێ و پشتگیریانەی کە ئێستا بەتایبەتی ئەو ڕۆڵە گەورەی کە ئەردۆگان توانیوێتی هەم لەبەرەی رووسیا و ئێران و چینەوە مامەڵەی سیاسی بکە هەم لەبەری ئەمریکا و ئیسرائیل وانیشۆ مامەڵە بکە و ئەو تر ئەو مقاومەتە گرنگانی کە لە هەموو ڕۆکانەوە هەیەی تورکیا لە ڕابردوو تاوەکو ئێستا پەکەکە لە ڕابردووە بەردەوام لەگەڵ پرۆسی ئاشتیا و هەتان دێجارێک لایەنە ئاگر بەسی ڕاگەیاندوە بەڵام بابەتەکەەوەی ئێستا ئەگەر جاران پێشنەوەنەوە کە ئۆجەلان ما بێتابەتی لە 93 و لە 84وانە ئێستا بابەتەکە قورسترە بۆ پەکەکە ئێستا ئێران هەژمونی زیاتری هەیە خۆتان ئەزانن ئێران دامێکی گەوری پژاگەکەەوە وازەحە و مەسەلەن لە ناوچە سنووریەکانی ئێرانە هەن و درێژ بوونەتەوە و ئێرانیش نایەوێ دۆخی سیاسی تورکیا بۆ شێوێ سەقامگیر بێ کە تەسیراتی لەسەر نفوزی ئێرانی لە عێراق و لە کوهرەمی کوردستان و لە منطقەکانی ئاسیای ناوەڕاست و لەو شوێنانە هەبێ کە ململانیان هەیە بۆ خۆتان نەزان لە ڕابردووە تاکو ئێستا و هەمیشەش ئێران سوودی لە کارتی کوردی بەتایبەتی پەکەکە وەرگرتووە بۆ بەگژاچوونەوەی چاوچنوکیەکانی تورکیا فراوانخوازیەکانی تورکیا و نفوزی تورکیا چ لە هەرێمی کوردستانی و چ لە ناوچەکانی تراوێ بۆیە ئەم چارە بە بڕوای ئێمە ڕەنگە ئەنجا پەکەکە ژوا ئەبینی ئەم هەوڵەی تورکیا هەوڵدانێکە بۆ پەرتاوازەکردنی شەقامی کوردی هەتاوەی کاکتۆر ئەحمەدیش ئاماژەی پێکرد بانگێشکردنی هوداپار بۆ ناو هاوپەیمانەتەکە هەوڵی تر دراوە پێشترا تا هەوڵیاندا کە قەندیل لە هەدەپە جیابکەنەوە ئەو هەوڵانە سەری نەگرۆ من بۆ چوونی شمایە هوداپار ناتوانێن نرایەتی بە تەنیا پرسی کورد بکات لەبەرەوەی بەشی زۆری ئەو شەقامەی سیاسی کە لە باکووری کوردستانەیە پەکەکە ڕۆڵیتیایە بە حکمی فاکتەرە مێژوویەکان فاکتەری ئایدۆلۆجی چەپ و ئەوانە کە ئێمە ئەزانین ئێستا دەم پارتێکی چەپ و ئەوەیە لە زۆر ڕۆوە بۆیە پەکەکەش ئەمە بە دۆخێکی ناوخۆی زیاتر دەسەڵەتدارینی تورکیا ئەبینێتەوە ئەیانەوێ ئەو شەقامی سیاسی کوردی پارتەوازە بکەن هەتا یعنی ئێستا لە ئاراستە سەرێکەکەیە کە ئەوان مخاتەبەی ئیمرالیەکەن لەگەڵ دەمپارتیا
دەمیرتاش و قەندی لە خەنە دەرەوە ئەمە ئاماژەیە لامان کاتیشا ئەو ئاماژانی کاکتۆر ئاماژەی پێکرد لە ڕووی نزیک بوونەوەی لە هوداپارت و دەرکەوتنی هەتا لەگەڵ دەوڵەت باخچەلی کە ناکۆکی گەورە لە نێوانیانەیە و ئەوانیش لەسەر مادە دەستوریەکان بەتایبەتی مادەی 4 دەستوری تورکیا کە ئەڵێ هەموو ئەو حکومانەی لە مادەیەک و دووسیا هەیە قابلی گۆڕانکاری نییە بەتایبەتی ئەوانیش لەگەڵ هوداپارت لەگەڵ ئاکەپەیە پێویستیان بە مەسلەی گۆڕینی سێکولاریزمەکەیە کە ئەوان ناسنامەیەکی دینی کوردی تقریبا نەوعەن محافزکاریان هەیە هەموو ئەوانە پەکەکەش ئەمانە بەو باوانە ئەبینێ بۆیە پەکەکە بە حەزەرەوە مامەڵەکە و هەنگاو بە هەنگاوی ژەگەر تێبینیتان کردبێ ئەچێتە پێشەوە و چاوەڕێی یعنی تەتەورات و پەرەسەندنەکانی زیاتر ئەکا لەسەر شەقامی سیاسی تورکیا وەک ئاماژەی پێدرا هێشتا لەسەر ئاسی حکوومەت نەچوەتە قاڵبێکەوە هەتا پەکەکە سەرنجی هەیە ئەگەر تێبینیکەن لە لێدوانەکانی باخچەلیا قەت پەکەکە چەکدانانێ بەم ئاسانیە و میکانیزمی خۆی هەیە و زەمینە سازی خۆی هەیە و تا و ڕاپرسیەکان کە کراوە هێشتا هەر لەسەر ئاسی جەماوەری قوبڵی ئەم هینەنیانی بۆیە پەکەکەش هەموو ئەوانە خوێنێتەوە و ئێرانیش کاریگەرێکی زۆری لەسەر بڕیاری پەکەکە هەیە و تەسیراتی هەیە و دامی ئەکا و بۆ خۆتانۆک و دەوڵەتێک و حرەکەیەکی تەحڕڕیەکە بیخێنە و قاڵبەوە بۆیە بەتایبەتی چکە ئێمە زانسە سیستەمی سیاسی عێراقیش گۆڕاوە و سیستەمی لە عێراقا حکومڕانێکە شیعەیە و نەوعەن ماکوتوان بڵێن ئێرانی دووەم لە مەنتیقەیە دەوڵەتێکی تری هەیە و بەشێکی زۆری موقیفەکان و چالاکی سیاسی و سەربازی چەکداری پەکەکە ڕەبتە بە عێراق و بەشێک لە هێزە سیاسی شیعەکانەوە من زیاتری چترم نیە و سوپاسدانەکەم بۆی کات بێڵمەوە بۆ ئەو بم بەجێڵراوم ڕاستەکەم کاتێکی خۆم کەمەکەمەوە هەر ئەوەندە بە کورتی ئەگەر ئاماژە بم بۆ گۆڕانکاری هەرێمانی کە هەیە کە پێم وایە کاکتۆر ئەحمەد و کاکتۆر سەلامیش ئاماژەیان پێدا دەستان خۆش بە زۆر سپاسانەکەم ڕاستەکەی ئەوەی کە هەیە بالفعل گۆڕانکاریەکان ڕۆژڵاتی ناوەڕاست هەرۆک و باسەکرێ ئەگەر ئێمە بە ڕسمی نەچوو بیت لەناو جەنگی جیهانی سێمەوە بەڵام ستێپ بای ستێپ یعنی گراجوەڵی بە شێوازێکی زۆر هێواش ئەچینە ناو جەنگی جیهانی سێمەوە بەڵام بەو ستایلی جاران نا بەڵکو بگرە سەری ئیسرائیلکە لە لوبنانە لە فەڵەستینە لە سووریادا لە عێراقدا لە ئێراندا ینی ئەمە وڵاتێکە لە 4-5 وڵاتەدا دێتە خۆ جەنگی جیهانی تۆتەوێت چی بێت ینی تۆتەوێت چەند وڵاتی تر بێتە ناو جەنگەکەەوە بۆی بەڕاستی ئەمریکا ئەگەر تێڕوانینێکی هەرێمی سێرکەین تێڕوانی وڵاتانی هاوسێ و زائیدەن هەرێمی کوردستان ئەگەر بێمە هەرێمی کوردستان بەڵام پێشەوەی بێمە هەرێمی کوردستان مەبەستمە ئەوەیە کە تورکیا زیاتر ئەوەی خوێندوێتەوە کە بڵێ دەستکراوەیەکی ئیسرائیلی هەیە دەستکراوەیەکی با بڵین هاوپەیمانەکانی ئیسرائیل هەیە کە بریتە لە خلیج کە بریتە لە گۆڵف ستیتس یا وڵاتانی خلیج کە هاوکاری ئیسرائیلەکەن بۆ گۆڕینی ئەو هەژمونە سیاسی کە هەبوو لەم ناوچەیە ئەوەی کە پێوترێ ئیسلامی سیاسی یاخودەوەی کە پێ ئەوترێ نزیکەکانی تورکیا یاخودەوەی کە پێ ئەوترێ باڵانسێکی سیاسی ڕاگیرا بوو لەم ناوچەیە کە بریتی بوو لە ئێران و تورکیا بۆیە قەنەعەتێکەیە لە ئەمە تێڕوانینێکی نوێیە کە ئێستا لە ڕۆژڵات ناوەڕاستە دروست بوو ئەوش ئەوەیە بەڕاستی پەلەپۆکردنی ئێران یەکسانە بە پەلەپۆکردنی تورکیا چونکە هەردووچیان بەڵکو چۆن بڵێ دوو هێزی ناوچەیین و دوو هێزن توانیوانە ئاڕاستی سیاسی لەم ناوچەیە بگۆڕن ئەوەی کە کاکتۆر سەلام ئیشارەتی پێدا ئێران هەژمونێکی زۆر بێسنووری هەیە لەسەر هێزە چەگارەکان بگرێ ئەوانەشی کە ئایدۆلۆژینی لەگەڵ خۆیان توانیوێتی هاوکاری مادیان بکات توانیوێتی هاوکاری جوغرافیان کات توانیوێتی هاوکاری معنەویان بکە ئەمە وای کردووە کە ئێران دەستپێشخەری هەبێت لە زۆربەی زۆری وڵاتانە حتا لە وڵاتانی دووری ئەفریقا و کە پێوت ئەفریقای باکوور کە وڵاتانی عەرەبیە گرێتەوە مەسەڵەن هەژمونی شیعەگەرایی لە مەغریبە هەژمونی شیعەگەرایی لە جەزائیرە کە ئەمە مەترسیێکی گەورەیە بۆ ئەو بزوتنەوە ڕزگاری خوازانەی کە لە ناوچانەشە هەن بۆیە خودی تورکیا ئەمەی خوێندوێتەوە یاخود با بڵێن ئەو مەسەجی پێگەیشتووە ئەگەر ئامادەسازی ناوخۆیش نەبێت کە بەڕێزان ئیشارەتان پێدا لە دەرەوە گۆڕانکاریەکان هەیە تێڕوانینێکی ڕۆژنامەنووسێکی تورکی هەیە کە ئێستا مناوکەم لە خەیاڵانی ڕاستەکەی تقریبا ئەم سیاسەتە ئەگرێتەوە ئەوش ئەوەیە ئەگەر حیزب الله ناتوانین دیفاعکە لە خۆی لە لوبنانە کە ماڵی خۆیەتی چۆن ناتوانین دیفاعکە لە بەشار ئەسەد کە سووریایە اینجا داڕمانی سووریا ئەوە گەمەکەی بۆ تورکیا چونکە کاتێک کە سووری ئەڕوخێ کاتێک کە بەشار ئەسەد ڕوخێ ئەو کاتە ئیتر تۆ هیچ هێزێکی ئەوەی کە پێوترێت سنترال پاور یاخود کە هێزی کۆکەرەوەی هەموو ئەم هێزانە کە بریتە لە دەوڵەتی سووری کە بریتە لە بەنوێنەتی حکومەتی بەشار ئەسەد ئەگەر کاتێک ئەو نەما ئەو کاتە ئەوەی کە پێوتە کورسانی سووریا تا ڕادەیەکی زۆر سەربەخۆوە بی و ئەبێتە دیفاکتۆیەکی تر وەکو حکومەتی هەرێمی کوردستان ئەمە ئەوەیە کە ئەردۆگان و هاوشێوەکانی ئەردۆگان یاخود با بڵێن تورکیای ئێستا ئەوێ بەری پێ بگرێ چونکە ئەزانێ گۆڕانکاریەکانی ئەم ناوچەیە زۆر بە خێرایی ئەڕوا حیزب الله لە قۆناغەکانی ئەو تێپەڕێوە کە دیفاعکە لە هاوشێوەکان و هاوپیشەکانی و هاوڕەکانی بەڵکو دیفاعی پێ ناکرێت لە خۆی بۆیە
ئەمە مەسیجێکە کە ئەوان خوێندویانەتەوە و ئەو گۆڕانکاریانیشی کە ئەمریکا بەتەمال ناوچەکە بیکە بە هاتنی سەرۆکی نوێ ئەوەیە کە پلانێکیان هەیە بۆ گواستنەوەی باڵێن داخستنی سەربازەکان لە عین ئەسەد و گواستنەوەی بۆ حەریر و کە ئەمە ئەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان باڵانسی هێز لەم ناوچەیە بگۆڕێ ئەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان بەم دۆخی ئێساوە قسە نەکات گۆڕانکاری بەسەرابێ ئەگەر بێنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەکەی من ئەوە نابینم لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو ئاڕاستە میدیایی کە هەیە بۆ بابەتی هەڵبژاردن ئەو ئاڕاستە میدیایی کە هەیە بۆ غەزە ئەو ئاڕاستە میدیایی کە هەیە هەم لە زۆنی سەوز و لە زۆنی زەریش بەداخەوە بۆ پرسی کوردیە لە کوردستانی تورکیا من هیچ شتێکم نبینەوە تاوەکەم متابعی میدیای کوردیەکەم چ لە ڕوودا و چ لە کەناڵهاش چ لە کوردستان بچوار شتێکی وام نبینیوە کە تەختی ئەو بابەتە بکە ئایا ئیتر ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە پاسی بەجێتە پێشەوە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان تا ڕادەیەک متەڕەدی دەلەوەی بەشدار بێ هەرچەند سەردانەکەی سەرۆکی هەرێم بۆ تورکیا پێیوەست بوو بۆ پرسەوە کە باسەکرێ بەڕاستی ئەمە جێگەی پرسیارە کە حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا ئەو ڕۆڵ ئاکتیڤی نبینیوە ئەوەشی کە ئەمێنێتەوە بە حکمەوەی کە پەکە لە زۆنی سەوزا زۆر چالاکە ینی پێگەیەکی مێژووی زۆری هەیە لە سەردەمی مامجەلالەوە کە توانیوانێت لە شوێنی خۆیان بکەنەوە ئەوە نبینم کە لە زۆنی سەوزا یاخودە ساڵدارانی یەکێتی لەم منطقەیە بتوانین کۆنتترۆلی پەکە بکەن چ سەربازی بێت چ سیاسی بێت چ ئەو شێوازە ئاکتیڤیتیانی کە هەیەە بە حکمی ئەوەی بەتاواتی با بڵین ئەوەی کە نای بلین پەکەکە چوەتە ناو هەموو جوگەکانی دەسەڵاتەوە لە زۆنی سەوزا بۆیە ئەوەی کە من ئەیبینم حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا ڕۆڵێکی پاسیڤی هەیە تا ئێستا چوەتە دواوە نەیتوانیوە با بڵین ئەو ڕەفعلی هەبێ ئایا پەیوەندی باڵبژاردنەکانەوە هەیە ئایا پەیوەندی بەم دابەشکاریەوە هەیە لە سەرکردنیەکان لەم لا سەرکردەیەکی نوێ هەیە لەو لا سەرکردەیەکی نوێ هەیە ئەکرێ ئەمە حکوومەتی داهاتوو وەڵامی ئەوەی هەبێ من پرسەکەم لێرە ئەوەستێنم مێزەکە ئەکەمەوە بۆ ئەو بەڕێزانی کە پێم خۆشە بەشدار بن ئیتر هیوادارم ئێوەش بتوانن بەشدار بن لە قسەکردنەکەی و هەرێکەتان بە پێرسپێکتیڤێکی جیاواز و ئەگەر بکرێ بۆ 2 دقە بۆ 2 دقە نوێ لە خزمەتان ئاوین زۆر سپاس نازانم ئەگەر ماوەسان ڕۆژ دەستپێکتن باش بە کاکاوکار فەرموو ماوەساوکار زۆر سپاس بۆ مامۆسایانی بەڕێز خۆشحاڵ بووم لەگەڵتان لەم بابەتە گرنگە منیش بە کورتی ئەوەی کە بیخمە سەر بابەتی مامۆسایانی بەڕێز ئەوەیە کە پەکەکە سەرەتا لە هەناوی ئەو زوڵم و زۆر و توندتیژەی کە لە دەوڵەتی تورکیا سەری هەڵدا پەکەکە دروست بوو ئێستا ئاراستەی پەکەکە مامەڵەی لەگەڵ پرسی ئاشتیا ئەبێت لەگەڵ دەوڵەتی تورکیا ئێستا بێ ئێستا ئێمە سەری کە دەوڵەتی تورکیا بە حکمی کاریگەری هەرێمیەکان و ئەو دۆخە ئەو ژینگە سیاسی کە لە ناوخۆ دروست بوو تورکیایەکی ترە بۆ نمونە ئەم وتارەی کە کاکتۆر باسی کرد ئەمەی دەوڵەت باخچەلی ئەمە نە پرۆژەیە ئەتوانین بڵین تەسریحێکی سیاسیە یعنی ئەگەر کلاسیفیکیشنی بۆ بکەین ئەچێت خانەی تەسریحێکی سیاسیەوە ئەم تەسریحە سیاسیە تیایدا بۆ یەکەمین جارە دان ئەنێ بە ئۆجەلانە وەکو ڕابەرێکی کورد کە ئەوێ ئایا گریمانەکان ئەوەیە بێوێ ئەم بێنێتە پێشەوە لە بەرامبەر قەندیلە یاخود لە بەرامبەر دەمیرتاشە ئەمە یەکێکە لە گۆڕانکاریەکان و پێشتریش کێشە بنەڕەتیەکانی کورد لە تورکیا ئەو بووە داواکاری پەکەکە لە بنەڕەتە دانپێدانانی ناسنامەی کورد بووە و زامنکردنی مافەکانی بووە بە زەمانێکی دەستوری لە بەرامبەرە تورکەکانیش مەترسی جابوونەوەی کوردەکانیان هەبوو ئەمە بە فکری کەمالیستەکان و ناسیۆنالیستە توندڕەوەکانی وەکو باخچەلی ئێستا باخچەلی کە ئەم خیتابە سیاسی ئەیە ئاماژەیەکەیە کە ئەمەی نەماوە ئەمەش مەسلحەتێکی ناوخۆیی وای لێ کردووە کە ڕکابەری لە نێوان ئاکپارتی و ئەو گروپەی کە لە بەرامبەر ئاکپارتی لە ناوخۆی ئیشەکەن بۆتە ئەوەی هەردووکیان منافسەیەکیان هەبێت کامیان خۆیان بکە بە خاوەندارێتی دەستپێشخەری پرۆسەی ئاشتی ئەمە خاڵێکی تر کە من ماوەی لەمە پێش ناوی توێژینەوە و بابەتەکەم بیر نەماوە بەڵام هەر لە زێهنم ماوە لە ناو ئەوەی کە پێڵەن پەبلیک ئۆپینیۆن شەقامی تورکیا خەڵکی تورکی لە 175 پێیان وایە کێشەی کورد لە تورکیا بە دەرەجەیەک ئەوەیە کوردەکان ئەیانەوێ سربەخۆ بنجیا بنە واتە وەکو دەوڵەتێک لە کاتێکدا پەکەکە و کورد ئەوەی کە خۆی بە خاوەنی قەزەی کورد دەزانێت لە تورکیا ئەمەی داوا نەکردووە
داوای ئەوەی کردوە کە باسم کرد زمانێکی دەستوریە و دانپێدانانە بە ناسنامەی کووردە ئەمە ئەبێ یەکلا بکرێتەوە بۆ ئەگەر بڕیار بێ کۆنتێن دروستکەین توێژینەوەی لەسەر بکرێ ئەمە بابەتێک تر کە پرسیاری سەرەکیە بەڕای من ئەوەی ئایا لەم قەزەیە قەندیل دیزیژن میکەرە بڕاردەرە یاخود ئۆجەلان و یاخود ئەو هێزە کوردیە بچووکانی کە لە ناو خۆیان چکە بۆ قسەیەک هەیە قەزەی کوردی کە ئێستا بە دەست پێشخەری لە شەقامی تورکی و لە میدیا عالەمیەکان باسەکرێت ئایا پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمە دەستێوەردانی دەرەکیە یاخود پرۆسەیەکی ئۆرگانی و لە ناوخۆی تورکیا سەری هەڵاوە ئەم دەست پێشخەری کە بۆ پرۆسی ئاشتی هەیە چونکە فکرەیەک هەیە کە تورکەکان بەگشتی دەوڵەتی تورکی و هەموو سیاسیەکان پێیان وایە کە ئەبێ حزبێکی سیاسی داخلی ناو تورکیا لە دەرەوەی دەستێوەردانی دەرەکی بەبێ هێزی چەکداری خۆی بکاتە خاوەنی خیتابی کوردی لە قەزەی تورکایە بۆ پرۆسەی ئاشتی هیوادارم کاتم زۆر نەبردوێنەوە مامۆسانی بەڕێز دەستان خۆش بێت دەستا خۆش مامۆساگیان وەڵام من هەر بە کورتی ئەمەیە بڵێم کە تورکیا وەکو چۆن لە کاتی تەنگاوبووندا دەست بۆ هەنێ ئیشەبا لە پێناو قازانجی خۆیدا ئێستا لەم کاتە دەوروبەری هەر ئاگرە ناوێ لەم کاتە پەکەکەیش یاخود دەم پارتی یاخود ئۆجەلان بڕیارێک بدەن و زیاتر دۆخەکە لە تورکیا ئالۆزکەن بەڵام بە شێوەی گشتی ئایا کورد لە تورکیا داوای چی ئەکا ئەوێ چی دەستکەوێ ئایا داوای سەربەخۆییەکە داوای هەنێ مافی وەکو زمانەکە وەکو خوێندنەکە داوای چیەکە لە ناو قسەکانی کە دەم پارتی ئێستا وەکو نوێنەری کورد لەوەیە کە قسەیەکەن هەمویان داوای مافی وەکو زمانەکە ئەڵێ خوێندن ئێمە پرۆسی خوێندن زمانی دایک بخوێنین بە هیچ شێوەیەک داوای هەرێمێکی سەربەخۆ ناکەن داوای دەوڵەتێکی سەربەخۆ ناکەن و بە قەتعیژەوە ئەڵێن بۆیە تورکیا لەم حاڵەتە ئەیەوێ زیاتر دۆخەکە ئالۆز نەبێ و لەم پرۆسی ئاشتیە ئەگەر قەرار بێ پرۆسی ئاشتی بکرێ و دەوڵەت باخچەلیش لەبەرەوەی لە ئیتیفاقیەکایە قسەیەک ناکا کە گرفت بۆ ئیتیفاقەکەی دروست بێ بۆیە ئەردۆغانیش ئاگاداری ئەم قسانەیەوە لەم کۆتاییانش ئەردۆغان تەقریبان پشتگیریەکی خۆشی بۆ قسەکانی دەوڵەت باخچەلی کرد بۆیە پرۆسەی ئاشتیەکە بە قەناعەتی من تقریبان هەنگاو ڕاتە پێشەوە چونکە دۆخی تورکیا دۆخی ئالۆزی هەم لەلایەنی کۆمەڵایەتی و لەلایەنی ئابووری و لەلایەنی سیاسیوە وەکو کاکتۆر ئەحمەدیش باسی کرد مەسەلەی ئەندامبوونی تورکیا لە برێکس شتێکێکە لە بابەتە گرنگەکان کە تورکیا ئەوێ لەم چەند ڕێگەوە دۆخی سیاسی خۆی زیاتر هاوسەنگ بکات دەستان خۆش بێ پێماوەی بەڕێزی شارت پێدا زیاتر بریتی بوو لەوەی کە بڵین پێداویستیەکی تورکیە زیاتر پێداویستێکی پاکەکە یاخۆ پێداویستێکی کوردی هەرچەنە بالفعل هەموو ئاماژەکان بەرەو ئەوە ڕوات ئایا تورکیا هەر بەڕاستی مەبەستێتی پرۆسی ئاشتی دەست پێ بکاتەوە کە وەکو ئەگەر بڵێم وەکو سەرپرایزێک وا بوو لە کاتێوی کە باخچەلی ئەوان کە قسانەیان کردو کە بە حساب ئەردۆغان ئیتر چونکە ئەو پیشەسازیە سەربازی تورکی هەیە لە جیهانە دەنگی داوەتەوە خێرە ئێستا تۆ ئێستۆ بە پرۆسەیەکی ئاشتی یعنی ئێستا تۆ بێنە پێشای خۆت ئیسرائیل بەو هەموو عەزەمەت و بۆ هەموو بچێ بۆ ئاشتی لەگەڵ حرەکەی حەماسە کە حرەکەی حەماس لە تونێلەکانە بەڵێ تۆ ئەمە لە تەوافقی سیاسی تۆ هەرچی بۆ تەوافقی سیاسی تۆ پێویستە بە ڕێککەوتنی سیاسی هەیە بەڵام لەمەی تورکیا پێم وایە تا ڕادەیەک بە حکمی ئەوەی کە پیشسازیەکەی زۆر پێشکەوت و پیشسازی سەربازی کە بازەوە کرێکێکێکە لە هەرە پیشەسازیە سەرکەوتوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەگەر جیهانیش نەبێت بۆیە جێگەی پرسیارە تورکیا بچێتەوە بۆ ئەو پرسە پێم خۆش و کاکتۆر ئوسام ئەگەر ئیزافەیەک هەبێت لای بەڕێستەوە سوپاس دەکەم ئەوەی دکتۆر ئەحمەد باسی کرد تقریبا نەزرە بۆ باسیەوەی کە چەند مصداقیەتی هەیە ئەو قسەی کە کراوە تر ناوی هەرچی بێ وەکو پێشنیارە یان دەست پێشخەریان هەرچی ئەوەی دکتۆر سەلامیش باسی مووقفی پەکەکەیەوە چۆن ئەڕوانێتە حکایەتەکە یعنی ئەو یاریە قەناعەتم باش قسەیەک هەیە یعنی ئەویژەوەیە کە مامەڵەکردن خودی مامەڵەکردن ئیجابیە شتێکی باشە بەڵام بەدافعی چیەکە لە ڕاستیا تەبیعیەوە لە هەر سەردەمێکە بەپێی مەکانەتی کەسەکان ئەو کەسی کە مبادرەکەکە ئەو کەسی کە قبولیەکە ناوعی شتەکە ئەگۆڕێت ینی ئامانجەکەی ئەگۆڕێت ینی مامەڵەکردنی جەنگ هەر مامەڵەیە لە ئاشتیش هەر مامەڵەیە احتیواکردن هەر مامەڵەیە ینی هەموو ئەو بابەتانە بۆ حەل و بۆ ئیستیقلالیش بێ هەر مامەڵەیە
لە قەوسێکە ئەو قسەی کە باسی بکە بۆ سربەخۆیی ئەوێ ناوێ زۆر جار قەومیەکانی تورک حتا ئەکپارتیش لەوانێ لە فترەیەکە ئیشی پێی بوو بێت یان غیری ئەویش وەکوڵی ئزاقی ئەەکەنەوە کە ئەو ئەوێ تورکیا لەسکات بۆ ڕوژاندنی شارعی تورکیە و مەرج نییە لە سەداسەد خۆشی قەناعاتی بۆ قسەیە هەبێت یعنی جاری وایە کە من ئەڵم دوژمنەکە ئێوێ ماڵەکەمان بڕوخێنێ بۆی هەمومان یەک بین و دژی بواسی نەباسی ئەوەیە کە ئەسڵەن ئەوەی ئەوەیە ناوێ ینی گوێ ناگرێت بۆ ئەوەی کە ئەو داوای چی ئەکات ئەوە قسەیەکی منتهەیە ینی وازەحە سلم و کۆتایی هێنان بە شەڕ یەکێکە لەو شتانەی کە دەکرێت لە مامەڵەکردنە ینی پێی بگەیت نەتیجەی پێ بگەیت وەکو نەتیجەکردن تعامل مەشروط نییە بە ڕێبح ینی وەکو هەمیشە سیاسە لەگەڵ اقتصادا بۆیە پێکەوە باسییان نەکرێت چون وەکو کاسبیکردن وایە مەرجنی ئەو کەسێک کە ئەچێتە عالەمی تیجارەتەوە قەرار بێ هەمیشە قازانج بکات جملە فرۆشە قازانجەکە بەڵام ئەی فرۆشە بە دوکاندار ئەوش قازانجی لەیەکە ئەگەر بیر لەوە بکاتەوە کە ئەم دوکانێکیشدانێ بۆی ئەو قازانجەکە هەر خۆی بیکات ینی یاریەکە کۆتایی پێ ینی اقتصاد ئەوەسێت سیاسەتیش لەو بابەتەیە لە مامەڵەکردنە تعاملکردنە من قەناعەتم وایە هەبێت بزانی چەند قازانجەکەی چەند زەرەرەکەیت ینی زەرەر نەکردنیش خۆی قازانجە جاری وا هەیە خاڵێکی تر باسی انتصارێکی مزەیەفتە تەنانەت ئەگەر مزەیەفیش بێ ئەوەی کە دکتۆر کاردۆ باسی کرد کە ئایا تورکیا لە مەوقعەکە چ پێویستی بەمە هەیە کە ئێستا تەقدیمی بکات لە ڕاستیە جاری وا هەیە کاتێک کە ئەتەوێت تەقدیمی شتێ بکەیت لە شکلی تەنازول هەیە بۆ ئەوەی ئیسرائیل لەگەر ئێستا باسی هاشتی بکە لەوانەیە بڵێ تەنازولە مەرج نییە باسی تەنازول بێ مەسەڵەن دوای کوشتنی سەرۆکی حەماس سنوار لەوە سەرکەوتنێکی مزەیەفە ئەگەر بڵێن ناویش نێڵین سەرکەوتنە بەڵام مزەیەفە کاتی ئەوەیە کە تەقدیمی مفاوەزات بکە ینی تەبیعەتی ئیش وایە تورکیا ئێستا لە حاڵەتێکە پێشکەوتنێکی مزەیەفیش بێ هەیەی ئەویش باسی ئەوەیە کە نیوەی کوردستانی گرتووە هاتووزناوە تەواجودی هەیە لە سووریا تەواجودی هەیە بە جەویش تەواجودی هەیە لە هەموو عێراقیش و مەنتیقەکەیشە لەبەرەوە کاتێک کە تەقدیمی ئەوەکە با مامەڵە بکەین لەگەڵ یەکتر کەس بە تەنازولی نازانێت وەکو ئەو سەرکەوتنە مزەیەفە وایە بێ مقابلەکەش ئەگەر ژیر بێت من قەناعەتم وایە بێ قبوڵی کاکەبا تۆ سەرکەوتوویەکی بۆ ئەوەی کە بێتە پێشەوە چونکە هەر بڵێم من سەرکەوتم بێ نایەتە پێشەوە تەبیعەتی یاری وایە ینی لە سیاسەت و لە قازانج و زەرەری ئەو جیهانە ئەو حاڵەتە هەیە ئەم مبادرەیە من قەناعەتم بە شتێک هەیە بەوەی کە ئەو قسێ دەقیق نییە کە بوترێت کە ئەکپارتیە ئەردوغان ئاگای لێ نییە بەڵکو ئەکرێ احتیمالیەتی ئەوە بەقوەترە کە ئاگای لێ ئەوان تەوجیهیان کردووە کە ئەو تەقدیمی بکە چونکە لەلایەنی جهتێکی قومیە تەقدیم بکرێ حاڵەتی هیوا هەمیشە لە قووەتەوەیە بەڵام ئەگەر جهتێکی تقریبا بڵین بە ئایدۆلۆژیا لەوانەیە ئەکپارتی نزیکتر بێت لە تەوەجوهی ئیسلامی هەمیشە شارعی قومی تورکی دژی ئەوەسێتەوە بەوەی کە ئەوە لێدانە لە قومیەتی تورکی بەڵام لایەنێکی قومی کاتە تەرحی ئەوەکات مەقبولیەتی لە لای ئەوان قبولترە بەڵام لە نهایەت ئازانی کێ مبادرەکەکە ئەچێتە پێشە بۆی دەوڵەت دەیکا خۆ قابل لە حزبێکی وەکو باخچە ناکات خاڵێکی تر کە قەناعەتم پێیە تێرچم بەوانی تر کورتەکەمەوە زۆر نەبم مامەڵەکردن لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان فەرقی چییە لەگەڵ بۆچی لەگەڵ ئەوەی کەن بۆچی لەگەڵ قەندیل نایکەن یا لەگەڵ صلاح الدین دمرتاش نایکەن من قەناعەتم بە فەرقێک هەیە لە بینێنە فەرقەکەیان زۆر جەوهەریە ئەویش ئەوەیە کە عەبدوڵڵا ئۆجەلان تەمەیوزێکی هەیە ئەویش ئەوەیە ناکەوێتە ژێر کاریگەری شارع بەڵکو بەعکس ئەوە توانێت شارع بجوڵەنە یا تەیار بکات صلاح الدین دمرتاش کەسایەتیەکی هەرچەند گەنجێکی چالاک و ئەوەیە بەڵام هەرگیز ناتوانێت لە شارع دەرچێت هەمیشە ئەو متەئەسیرە بە ئەوەی کە لە شارع هەیە قەندیلیش بە هەمان شێواز احتیمالی کەوتنە ژێر کاریگەری ئێران یان هەر شتێکی تری هەیە مافیاکان بەیان هەر شێوازی چەکداری تەبیعەتی وایە لە کوردستانی خۆشمانە هەر ئەو حاڵەتە هەیە یانی تاریخ ئەگەر خۆشی دووبارە نەکاتۆ لە سەداسەد بەڵام بە شێوازی تەشابوهی هەیە لەبەرەوە عەبدوڵڵا ئۆجەلان تەنها کەسێکە تەنها وەرەقەیەکی بەقووەتە کە بتوانێت قسەی تیا بکرێت لەگەڵیان و تەنانەت قسەیەکیش هەبوو پێشتر چەند مستاقیەتی هەیە هەندێک لە گرتنەکەی هەندێک لە بەرنەدانی هەندێک لە سنووردارکردنی بینینەکانی بۆ پارێزگاریکردنیەتی چونکە هەتا عەبدوڵڵا ئۆجەلان مابێت ئەوان ناتوانن لە سنووری لە ئیتاری ئەو دەرچن و احتیمالی بەردانی ئەو شەرتی کە پەکەکەیش دایانێت ینی زمنەن دایناوە شەرنی مباشر وتبێتی بەڵام بە قەناعەتی من هەرگیز ڕوو نادا چونکە هەتا وەختێ نەگەنە حەل عەبدوڵڵا ئۆجەلان ناکرێت دەربکرێت لە شوێنی خۆی چونکە احتیمالی لە ناوبردننیشی ئەو کاتە هەیە ئەو جیهتانی کە مستەفید نین لە ئاشتی لەناو یەمەن لە ناو جێشی تورکیا هەیە لە ناو استخباراتە هەیە لە ناو پەکەکەش هەیە لە ئێرانە هەیە ینی لە شوێنی تریشە ئەو کەسانە هەن کە مستەفیدن لە نەگەیشتن بە ئاشتی
ئەوە ترواز لێ بێنم باسی ئەوەی کە لە ئەگەری ئەوەی کە جهتی سیاسی یا قەندیل هی کوردی ممثلی کورد یعنی نێتە پێشەوە بۆ ئەم مبادرەیە بەڕاستی ئەو کاتە لەو کاتێشا مستەفی دەبێت تورکیا بەوەی کە ئەڵێ من مبادرەیەکم کرد و ئەوان قبولیان نەکرد یعنی مەرج نییە هەموو جار هەموو مبادرێک بۆ ئەوێ بکەیت نەتیجە جاری وایە نەگەشتن بە نەتیجە ئەندازێک لە قازانجی تایە بە پەلە شت بڵێم لەسەر وجه نەزەری قەندیل بۆ ئەم بابەتە لە ڕاستیە ئەگەر وجه نەزەر تەبیعیە ئەو شتی خۆی هەیە و مەفهومە تەبیعیە بێ بەڵام لە صالحی نییە ئەم شێوازە بیرکردنەوەیە چونکە لە مامەڵەکردن ئەگەر من تەشابوهی بکەین بە کوردستانی خۆمان یانی لە ڕاستیە تەماشای مفاوەزاتەکانی حکوومەت بکەی لەگەڵ جیهاتی کوردی هەر لە کۆن و هەتا ئێستا لە هەموو سەردەمێکە بە شێوازی لە شێوازەکان مفاوەزات هەبووە باڵنەری حزبی بەعس و حکوومەتی عێراقی چی بووە لە هەر مەرحەلەیەکیشا جیاواز بووە لە کاتێک مەڵام سەفا کردویانە بە ناوێک بووە کاتێک لەگەڵ مام جەلال و ئۆتیاری کە جیا بنەوە کردویانە بە ناوێکی تر بووە لە دوای 92یەکیش ئەمە تەمان لەو بینێشا شتی تر لەوانەیە هەبوو بێت هەرێکی بە پاڵنەری جیاواز لە دوای 92یەکیش کاتێک ئێرە منطقەیەکی مەحزورە بێت جەویەن هەر مفاوەزات ئەبێت بەڵام بە دافعێکی تر یعنی دافعەکان دەکرێت بگۆڕن بەڵام نەچوونە پێشەوە بۆ ئەو مبادرەیە هەمیشە تۆ یەکێک لە زەرمەندەکانەبی بۆیە حرەکەی کوردی لە کوردستانی خۆمان بڵین یعنی هەمیشە ژیرانەی کردووە لە هەموو مەرحەلەکانە کە چووەتە پێشەوە کاتە 11 ئازارە کاتە دوای مەرحەلەکانی تر ناوی ساڵەکان هاڵم ینی هەر یەکەی پاڵنەرێکی هەبووە بەڵام بە هەر یەکی لە شێوازەکە سوودێکیان گەیاندووە بە منتیقەکە ئیتر ئەوی تری وازلێن بە کاتی دکتۆر رابەجان فەرموو بەناوی خی گەورە میهرەبان دەستخۆشی لە ناوەنی توێژنووسوی لە مامۆستا ڕێزانەژەکەین دەستان خۆش بێ بەوەی بەردەوامی ئینشاءڵڵا وەڵام من هەمێست کۆی قسەکانم بە ئیزافەتەن بۆ قسەکانی جەناب لە هەموو بەڕێزان کە لێرن لە چوارچێوەی دوو پرسیارە بە نامێ لەو دوو پرسیارە دەرچم یەکەمیان تورک بەگشتی بە سیاسی و بە مەدەنی و بە حزابی سیاسی و شەقام و چۆن لەم بابەتە ئەڕوانێ ئەمە زۆر گرنگە و ئێمە وەکو کورد چۆن لێ ئەڕوانین بەڵام مامۆستایانی بەڕێز من قەناعەتی کولیم بە سەبارەت بە تێڕوانینی تورک و لە ئەدای سیاسیانە مەسەلەی پرۆسی ئاشتی لەگەڵ کورد بەدەست تورکیاوە ئامرازە نەک ئامانج یعنی ئەمە بابەتێک بێ وربینی باشی لەسەر کرێ بەڕاستی چکە ئێمە بە شارەزایمان لە مێژووی ئەم وڵاتە بە پەیوەندی 100 ساڵی ڕابردوو لە دروستبوونی کۆماری نوێی تورکیاوە لەگەڵ کورد بە مەدەنی و بە سیاسی و بە زمان و بە جوگرافیا و بە کولتور و بە هەموو شتێکەوە هەماهەنگی و هاوسەنگی و یا تەبایی و برایەتیەک نییە بەڕاستی ئەم وشەی برایەتیان هەر کاتێک لە بینی ئەم دوو قەومایەوە تایبەتی لەلایەن تورکەکانەوە کە دێتە پێشەوە من قەناعەتی کولیم پێ ئەمە ئامرازە ئامانج نییە چکە ئەگەر ئامانج بێ ئەو کاتە یەکسانیە گۆڕینی دەستورە دابینکردن و فەرامکردنی مافەکانە هەموو ئەمانە لێکەوتەکانیەتی بەڵام ئێمە تا ئێستا ئەم لێکەوتانە لەسەر ئەم بابەتە نابینین دوجار ببورن ئێمە وەکو کورد چۆن لە بابەتە ڕوای مامۆستایانی بەڕێز من بابەتێکی بەڕاستی زۆر بەلامەوەجێی سەرنجە ئێمە حەقە لە دروستبوونی بابەتێکی وایە لە تەرەفێکەوە لەلایەن هەریەکە لەم وڵاتانی کە کوردستان بەشێکە لێیان هەمیشە ئەگەمە لەو حەزەرە بێ زۆر پێی دڵخۆش نەبین ینی نامی ڕەشبینان لەسەر بابەتەکە قسە بکەم بەڵام وەکو عەرزم کردن لەبەرەوەی ئێمە تێگەیشتنێکمان بابەتەکە هەیە و ئەزانین کە ئەمە ئامرازێکە ئەکرێ دڵخۆشی زیاد لە ڕادە بەدەرمان دوجار و لە نەتیجەی دەرەنجامەکانە تووشی مەلەلێکمان بکات جارێکیکە چکان بابەتە بابەتێکی قۆڵە وەکو عەرزم کردن 100% هەمومان متفقین لەسەرەوەی کە تورکیا ئیشیشی بەم بابەتەی لەم کاتەیە و جەنابیشتان ماشاءالله زۆر بە وردی شەرحتان کرد هەموو ئەگەرەکان لە گۆڕینی دەستور لە دروستبوونی کوردستانێکی سەربەخۆ لە سووریا و ئیلە ئاخیری هەر کام لەو بابەتانە بێت لەبەرەوە بابەتەکە بەنسبەت کورتەوەم پێم وایە لە میدیای کوردیشە ئەگەر زۆر بایەخیشی پێنەدرێ بەلای منەوە زۆر گرنگ نییە لەبەروی عەرزم کردن بابەتەکە بۆ خۆی ڕوونە ینی ماوەیە کە هاتوۆتە بەرباس کۆمەڵێک لێکەوتی لەیەکەوێتەوە بزانێکین نەتایجەکانی بەرەو شوێ ئەڕوا ئەنج ئەو کاتە زروفەکە وەکو خۆی ئارامە بێتەوە لەبەرەوە کە مادام ئێمە چاومان لەوەیە ئەمە ئەکرێ بیرکردنەوەیکی زیاترمان بۆی هەبێ خاڵێکی کە جنابتان نەزانن ینی باشووری کوردستان لە پرۆسی نەتەوایەتیا چەنە یەکدەنگین کە یەکدەنگ نین دڵنیابن باکووری کوردستانیش ئەستەوای لێ بەسەر هاتووە بە تایبەتی لەسەر ئەساسی دابەشبوونی بەسەر یا با بڵێنە زیندووبوونەوەی تەوژنی ئیسلامی لە وڵاتەکە ئێستا لە چوارچێوەی هوداپارە ئەدای کاری خۆیەکات جنابتان ئەوە ئەزانن ئەم بابەتە ئەگەر
با دروستیش بێتە بەرچاوە هوداپاری ژیشێک بێت لە بڕیاردەرەکان ئاود نەکرێ وەکو کاکتۆر سەلامە فەرمێ یەکێک بێت لە بڕیاردەرەکان باگراوندێکی ئیسلامی کە من دائنیشم لەسەر قەزیەکی نەتەوەی ئەمەوێ قسەی لەسەر بکەم یا ڕێیەکی لەسەر بم لەگەڵ باگراوندێکی چەپ دڵنیام جیاوازیمان بۆ دروزە بێ واتە بەرامبەر بە پرۆسەی ئاشتی باکووری کوردستانیش ئەمجارە یەکدەنگ نابێ ئەگەر بێتە بەرباس ئەم بابەتە لەبەرەوە بابەتەکەم پێم وایە هەمەلایەنەیە و ئێمە ژۆکو کورد لەم قۆناغەیە هەڵەن نەبم زۆر دڵمان پێی خۆش نەبێ باش زۆر سپاس بەڕێستان بە حکومی شارەزان لە پەیوەندیەکانی ئەمریکا و تورکیا ئەگەر لە گۆشە نیگایەوە سپاس دەکەم هەمووتان توانینی باشتان عرض کرد ئیزافەتەن بۆ قسانە و چەند سەرنجێکیش لەسەر ئەمریکا و وڵاتانی دۆلی بەگشتی لەسەر ئاستی شەرقی ئەوسەد و تورکیا من کۆی بابەتەکەم کردو بە سێ بازنەوە باشە بەڕێزان یەکەم بازنەی نێوخۆی تورکیا ئەو گوتارێکە هەیە بۆ مۆزوعی پرۆسەی ئاشتی زیاتر لە گوتارێکی حیزبیایە تا گوتارێکی فەرمی و حکوومەت واتە بۆ پاڵپشتی ئەم قسەیەش حکوومەت کە باشکرا بێت نازانم بۆ نهێنی کە پاڵپشتی ئەمە ناکە لە کاتی ڕووداوی تەقینەوەکەی ئەنقەرە وەزارەتی ناوخۆ و هێرشەکە جیهاتەکانی دیکە بە فەرمی یەکسەر دواتر پەکەکەیان تۆمەتبار کرد کەواتە ئێمە بۆمان دەرەکەوێت ئەمە زیاتر گوتارێکی حیزبیە ئەو گوتارە حیزبێش کەم پێمان خوێندنەوەی زۆر هەڵەگرێ تا چه ئاراستەیەک ئەتوانێت کار بکات سەر کە تۆ ناوی بنێی هەنگاوە بۆ پرۆسەی ئاشتی ئایا هیچ داواکارێکی کوردی تایە یاخودنا لێرە بۆمان دەرەکەوێت کە ئەمە زەمینە سازی هەیە یان نیەتی ئەمە خۆی پرسیارێکە دووش بابەتێکی دیکە خودی پەکەکەی ئێستا هێندەیەک وەکو جاران نەما وەکو تا سەردەمی 2009 تا 2012 نەماوە کەمتر وەکو جاران ئەتوانێت خۆی قسەی یەکسەری بکە هەژمونی ئێران نابێ نادیدە بکرێ پەکەکەیە کە لە تورکیا و سووریا و عێراق ڕۆڵی هەیە ڕەنگە لە شوێنی دیکەش بە ناوی دیکەەوە ڕۆڵی هەبێ کەواتە چۆن نتوانێت خۆی ڕاستە خۆ بڕاربا لە پرۆسی چارەسەری کەواتە نەک حیزبە کوردیەکانی باکووری کوردستان کە پەکەکە توانێت قسەی یەکەم بکات بەڵکو خودی پەکەکەش ناتوانێت قسەی کۆتایی بکات لەسەر پرۆسەی ئاشتی بازنەیەکی دیکە خودی ڕۆژهڵاتی ناوەڕاستە ئایا ڕۆژهڵاتی ناوەڕاست ئامادەی بۆ پرۆسەی ئاشتی لە تورکیا لە کاتێکا تورکیا وەکو دەوڵەتێکی دیکە نییە وەکو عێراق نییە وەکو قەتەر نییە وەکو ئیمارات نییە وەکو سعودیە نییە بەڵکو دەوڵەتێکە هەژمونی هەیە لە زیاتر لە 6 دەوڵەتی شەرقی ئەوسەتە هەژمونی هەیە لە بەشێک لە وڵاتانی ئەفریقا قسەی هەیە لە بینی پەیوەندیەکانی ئەمریکا رووسیا لە ململانەکانی ئەمریکا و چین قسەی هەیە لە جەنگی ئۆکراینیا و رووسیا کاتە چۆن تورکیا چۆن ئەم پرۆسەی ئاشتی تۆ جێبەجێەکەی لە هەر کامێک لەم بەرانە کە تورکیا کردوێتەوە لە ناوماڵەکەی خۆی سەرشەیەکی بۆ دروستە بێ ئەمە لەم ئاستە لە ئاستێکی دیکە من سەرتان نایشێنم ئەچمە سەر مۆزوعی ئەمریکا لە شەرقی ئەوسەد لە جیهانە ئەمریکا لە دوای جەنگی ساردەوە هەر شتێک ڕووداوێ قسەیەکی هەبێ قسەی ئەمریکا لێرەکوە ئەمریکا لە کاتێکا لە بەرەیەکی فراوانی لەگەڵ رووسیا کردوتەوە لەگەڵ چین کردوتەوە لە شەرقی ئەوسەد تووشی سەرێشەیەکی گەوری وەکو ئیسرائیل و غەزە بووە لە کات چۆنێک بەرژێتە سەر پرۆسەی چارەسەری کورد کە 100 ساڵە هێشتا نەتوانراوە حەل بکرێ لە کاتێکا نیەتی فەرمی تورکیاش نییە ئەمە لەلایەکی دیکە ئەمریکا لە بەردەم هەڵبژارنێکی چارە و ساسایە بیرتانە خەمەوە و بیریشتانە شفت لە سیاسەتی دەرەوە گۆڕانکاری لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا زۆر بەدەگمەن ڕۆدا بەڵام لە هەندێک لە سەرۆکەکانی ئەمریکا ڕوویداوێت لەوانە دۆناڵد ترامپە ئەگەر بێت و دۆناڵد ترامپ بێتەوە بە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ و ئەردۆغان پەیوەندیکی باشیان هەیە تقریبان ڕاستەوانیان هەیە باشە ئایا ئەردۆغان پێویستی بە پەکەکە بە پرۆسەی ئاشتی هەیە نەخێر ئەم تورکیایی ئێستا تورکیاکەی 2009 و 2012 نییە تورکیای ئێستا زیاتر لە دەوڵەتێک مامەڵەکە کەواتە ئایا دۆناڵد ترامپ بێتەوە بە سەرۆک ئەگەر بێتەوە کە ئەگەری زۆری هەیە بێتەوە بە سەرۆک ئەو کاتە تورکیا دافعی هەیە بۆی پرۆسەی ئاشتی جێبەجێ بکە ئەمە پرسیارێکە کە ئێمە پێویستە وەڵامی بینەوە لێرە ئێمە چەند شتێکمان بۆ دەرەکەوێت لە مۆزوعی پرۆسەی چارەسەریە تورکیا کاتێک قسەی هەیە کە ئەردۆغان بە فەرمی خۆی ڕایبگەێنێ ئێمە ئینمانێ بەڵام لە کاتێکە دەوڵەت باخچەلی کاتێککە ڕاگەنداوی هەیە تورکیا بە سەرنجدان لەسەر قسەکەی ئەو باس لە مۆزوع ئاکات نەک بە فەرمی خۆی قسەیە بکە لێرەوە ئێمە بۆمان دەرەکەوێت کە ئەم مۆزوع چەندە جدێتی هەیە یاخود جدێتی تیانە شتێکی دیکەش بیرم نەچێت گۆڕانکاری لە شەرقی ئەوسەتا کارێکی ئاسان نییە
خودی پرۆسی ئاشتی لە تورکیا گۆڕانکاریە لە هیکلێتی شەرقی ئەوسەتا چونکە تۆ پرۆسی ئاشتی لە چیا کورتە بێتەوە چەکدانانی پەکەکە دانان بەو مافانەی کە کورد داوایەکە لە تورکیا گریمان ئەمە ڕوودا کاتە پەکەکە ڕۆڵی لە 3 دەوڵەت نامێنێ گەورە دۆستەکە بزوتنەوە چەکدارێکی ئێران کە تقریبن لە دوای 2010ەوە لەو ناوەوە ئێران هەژمونێکی زۆری پیا کردو بەسەر پەکەکەەوە ئەو کاتە ئێران چیەکە کە قسەی هەبەیان نەیبێت من ئەم سەرنجانم هەبوو زۆری کەش بەڵام کورتم کردو لە قسانەوە دەستان سپاس ئێساگەر لە کاکتۆر سەلامە دەست پێکەم 2 دقەیە بۆ بەڕێز بۆەوەی ئەگەر فیدباکێکی سپاس دەکەم وڵا دەستیان خۆش بێ و سەرنج و کۆمنتەکان زۆر شیکردنەوەی جوان و زانستی و بابەتی بوون بێگومان بەشێکی مووقیفی پەکەکەش پێویستە بە دۆخی ڕۆژاوای کوردستان و ینی حتا دەمپارتیش لە هەنێنا وەک کاگتۆریش باسی کرد ئەڵێ ئەم بابەتە بۆ چیەتە ئاراوە حتا ئەوان پێیان وایە گەر پرۆسی ئاشتی بچێتە پێشەوە بێت تووشی ئاعترافکە بە ڕۆژاوای کوردستان یعنی ئەوانیش بە هەندیان وەرگرتووە چکە بەشێک لە هەواجسی ئەمنی تورکیا مەسەلەی ڕۆژاوای کوردستان ئەگەر ئەو جەنگە لە لوبنانەوە بێتە سووریا و لێەوە ڕنگدانەوەی ئەبێت لەسەر دۆخی ئەوە بابەتێکی تریژەوەیە کە هەتا مۆزوعی ئێستا پەکە داوای سەر بەخۆی ناکە خۆتان نەزان کۆمەڵگەی دیموکراتی و نەتەوەی دیموکراتیک و حکومی زاتی و کانتۆن و ئەوانش زۆر تەرحیان هەیە بابەتەکە کەوێتە سەر ئەوەی وەک چۆن لەی پەکەکە چاوەڕێکە بزان چیتر هەیە تازە ئایا چێتە قاڵبی فەرمی دەوڵەتەوە هەموو ئەم بە ڕێزانە ژامەژیان پێدەیە لە تەسریحاتی قیاداتی سیاسی لە باخچەلی ئەمێنێتەوە هینە ئەمێنێتەوە یعنی بۆیە هەموو ئەوانی تریش بە حەزەرەوە مامەڵاکەن ئەجا بیرمان نەچێت لە ناوخۆی تورکیاشا ئێوە شارەزانە خۆتان لەو بابەتە لەوێش کێبڕکەیەکەیە لەسەر وەرگرتنی شعبێتی جەماوەری حیزبەکان بۆ یەکتری ئێستا جەهەپە کە ئەدا لە لێدوانەکانی باخچەلی ئێوەینە قەومیەکە بۆ خۆی وەرگێ مەسەلەن بە حەزەرەوە هەتا فاتی ئەربەکانیش بە ئەمان شێوە بۆیە ئەمانش بەشێکی پێویستە بەوە بەڵام ڕەنگە بڕاردان وەک کاک دکتۆر و هەموو ئاماژیان بە بۆ پەکەکە زۆر قورس بێ هەژمونی ئێران زۆر زیاتر بووە بەسەر منتیخانەوە بەسەر بەتابەتی حرکاتی چەکداری پەکەکەشەوە کە ئێستا ڕەنگە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست لە دوای حیزبوڵڵا ئەوانە لە تەنیشتی ئەوانە پەکەکە بێکە ڕۆڵی زۆری هەیە ئەوانە و بەمانوانی پەکەکە لە بەرەی مقاومەی ئێرانە یعنی لەسەر ئەوان ماڵە زۆر قورسە و قیاداتی پەکەکەش ئێستا هەتا تابچینە سەرەوە مەسەلەی گۆڕانکاری لە نەزەریە ئیجتیماعی گوسەی حتمێتە ینی پەکەکەش قەت ئەو پەکەکەیە نییە کە پێشنەوە و حسابی بکەیتەوەوانە ئەو قیاداتانش مەسەن هەمووی ئەنجای من بیریشمانە چێ ڕیشەی عەلەوی لە ناو پەکەکەیە زاڵە کە ئەوە وڵی تۆزێک شتی وردێوێ من ئەو نەوردانم لەلایەن نییە کە تۆ ینی وردە چتە ناوی تۆ بێت تۆزێک ئەرگومنتی وردترێ بێ بەڵام وازەحە لە هێڵە گشتەکەیە کە هێڵی عەلەوی هەرتیایە زاڵە و هەژمونیشی هەبووە من کاتی خۆی باڵێ من کاتی خۆی لە 28 چواری 2014 چوومە قەندیل ڕەزا ئاڵتون سعاتێک و 6 دقە مقابلەم کرد نیشاردەوە ینی ئەوە خۆی بەرپرسی علاقاتی پەکەکە بوو لەگەڵ ئێران لەگەڵ سووریا لەگەڵ عێراقش جان بابەتانە بۆی من مەجال بێڵمەوە تۆزێ قورسە قەراردان بۆ پەکەکە ئێمە ئەگەر من لەو جانم بۆ قسە بکەم قورسە هەم بابەتەکەوان سەیریەکەن مەسەلەن دۆخێکی ناوخۆیە دی دەرەوەی جیهانی و ئەقلیمێک هاتۆتە ناوی ئەم جەنگە دوای ئەوە شتەکە هێشتا دەست پێشخەری نییە لە هەمان کاتا لەو دقەیە کە قیاداتی سیاسی باز لە بابەتی ئاشتەکەن بنکەوبارەکانیان بە ئامانجەگیری ئەوانە ئەوانیش حەزەرەکەن و لە ژێر پێم وانێت لە ژێر هەڵوێستی سیاسی ئێرانە بتوان شتێکی تر بەسەر بەخۆی دەربڕ تێبینیم کۆمەڵێک سەرنج نووسی لەسەر قسەی ئەو بە ڕێزانە و هەنێکی پرسیار بە جۆرە لە جۆرەکان پرسیار بوو بۆ من وەڵامی بدەمەوە و لای خۆشمەوە 1-2 پرسیارم بۆ دروست بوو سەبارەت بە هوداپار کاکتۆر سەلام ئاماژەی پێدا تامان هوداپار بە ئەترافی سولەیمان سۆیلو خۆی ئەڵێ پرۆژەی دەوڵەتە کاڵێن پرۆژەی دەوڵەتە نەک بەو مانایی دەوڵەت هاتبێ بڵێ کاکە بام گروپە دروستکەی نەخێر درێژکراوەی حیزبوڵڵا کە گروپێکی ڕادیکاڵ بوو هاتن تەنەزولیان لەو ڕادیکاڵێ کرد وتیان ئێمە شتینە ناو ساحەی سیاسیەوە بە فکرێکی ئیسلامی دەوڵەتیش پشتگیریانەکە هەتا سولەیمان سۆیلو لە مقابلەیەکە 2013 پێم وابێ ئەڵێ 10 ساڵی تر بەرهەمی دامەزرانی هوداپار ئەخۆی فعلەن خواردیان
پشتیوانێکی باشی کردن و من پێم وایە هوداپار زۆر لەمە ئیسە زیاتر گەشەکە هەتا ئاکپارتی بمێنێتەوە هەتا ئاستەی قاعدەی جەماوەری بەخۆتە بێ لە هەڵبژاردنەکانی ئایندەیە شارەوانی نەک تەنها قەزا و ناحێ بەڵکو شار و گەورە شاریشە بە بێویک شەیر هەمووی هەبات لەبەرەوەی هەم لە هوداپارەوە تەنزیماتێکی باش هەیە تەنەزوو لەو بنەما ڕادیکاڵیانە هەیە هەم پشتیوانیکی باشی دەوڵەتیشیان بۆ ئەکرێت من یەک لە قسەکانی جەناب مامۆستا کاردۆ باسیەوەتان کردوتان تورکیا ڕووخانی سووریا بە مەترسی ئەزانێت ئەگەر وایە بۆ 2012 ڕۆژتە بەرەی ئەمریکا و دژی دیمەشق ئەمە پرسیار بوو لە لای من سەبارەت بە میدیای کوردی دکتۆر سەلام و مامۆستا ڕابەر قسەیان لەسەر کرد کە زۆر ساردە زۆر بێدەنگە لە بەرامبەریا ئەم بێدەنگی بۆچی من پێم وایە میدیای کوردی تا ئێستا لەگەڵ ڕێزم بۆ ئەوانی بە تایبەت لەسەر دیراساتی تورکی ئیشەکەن لە میدیای کوردیا تا ئێستا وەعیە هوشیاریکی باشیان سەبارەت بە کاریگەری سەبارەت بە قورسی تورکیا لە ئاسی نێودەوڵەتی و پەیوەست بە پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان و حیزبەکانی هەرێمی کوردستانە نییە بۆیە ئاوا زۆر بایەخی پێنادەن بەدەر لەمە ئەگەر لە میدیای کوردیە هەر میدیایەکی کوردی بهێنیت قسە لەسەر ئەم پێشهاتانە بکات لەگەڵ قسەکردن لە سەروێنە گەورەکە پێویستە وەڵامی کۆمەڵێک پرسیار لە میوانەکانی وەرگری پەیوەندەکانی ئەنقەرەوە هەولێرچی لێدێ پەیوەندەکانی سلێمانی و هەولێرچی لێدێ سلێمانی ینی حیزبیەکە هەرێمی کوردستان چ ڕۆڵێکێ بێ هەڵوێستی هەرێمی کوردستان چیە بێت ئایا ئەگەر هەیە تورکیا دان بە ڕۆژئاوای کوردستانە بنێت وەکو هەرێمێک ئەو کاتە لەبری ئەوەی دۆخەکەی وەکو سلێمانی لێبێ نەخێر هەڵوێستی ڕۆژاوە وەکو هەولێری لێبێت ئەمە ئەگەرێکە لەوانەیە ڕووبدا لەبەرەوەی میدیای کوردی بە تایبەت میدیای هێزە دەسەڵاتدارەکان لە وەڵامی ئەم پرسیارانە ئەترسێ یا لەگەڵ ڕێزم ڕۆژنامە نووسێک نییە جورئەت بک وەڵامی ئەم پرسیارانە وەربگرێت لە بەرپرسێک لە مەسئولێک لە توێژەرێک لە کەسێک بۆیە میدیای کوردی بێدەنگی هەڵبژاردووە کاک هاوکار باسی ئەوەی کرد میدیای تورکیا با بڵێن ڕایگشتی تا ئێستا پێی وایە ڕایگشتی تورکیا لە ساڵ 75 کورد داوای سەربەخۆیەکە بەداخەوە میدیای تورکیە وایە نیشانەدا ینی هوداپار بۆ نمونە لە پرۆگرامەکەیە خاڵێکی هەیەڵێ پێویستە مەسەلەی خۆبەڕێوەبەری قسەی لەسەر بکرێت میدیای کوردی کە ئەم نەسڵای گوێزێتەوە ئەڵێ هوداپار داوای خۆبەڕێوەبەریەکە داوای وای نەکردووە بۆیە لێرەوە شەقامی تورکی نەگەشە هەر شەقامێکی دیکەش بێ کاریگەرە بە میدیا بۆیە ئەو دۆخەیان بۆ دروستە بێت تاوان کاگاوکار باسیەوەی کرد حیزبێک دروست ببێت تورکیا ئەوێ حیزبێک مخاتەبی بێت لە باکووری کوردستانە کە تەسیری دەرەوەی لەسەر نەبێت بە ئاکپارتیشەوە شتی وامان نییە بە حیزبەکانی ئەمریکایشەوە خۆ 2010 بۆ هەڵە نەبوومە رووسیا تەداخلی لە هەڵبژاردننی ئەمریکایە کرد کەواتە هیچ حیزبێکمان نییە لە دنیاە بە حیزبە گەورەکانیشەوە بە ئاکپارتیشەوە کە تەداخلی دەرەکی تێنەکرێت کەواتە هەرچۆن هەر حیزب دروست بکرێت تەنها ئەوەی ڕقەمێک زیادە بێ بۆ ژمارە حیزب لەو وڵاتەیە مامۆستا ڕابەر باسی یەکدەنگی کرد یەکدەنگی ئیسلامیەکان و چەپەکان جارێ نەکی یەکدەنگیان نییە جارێ ئەو داوای خوێنە ئەو بە کوردیەکەی نازانم چی پێ بڵێن ئەو خوێن ڕشتنەی کە لە نێوان ئیسلامی و چەپەکان بە کوردیەکەی حیزبوڵا و پەکەکە تەنانەت حیزبوڵا و گروپە ئیسلامی میانڕەوەکان وەکو جەماعەتی نور عیززەتی نیڵدرم ئەمانە جارێ ئەم مەسەلەی خوێنە ئەم شەڕە هێشتا یەکلایی نەبووەوە هێشتا پرۆسەی ئاشتی لە نێوان گروپە کوردەکانی باکووری کوردستانە نەکراوە ئەنجام نەدراوە چ جای بگاتە ئەوەی کە یەکدەنگ بن لە مەسەلەی پرۆسەی ئاشتی لەگەڵ کێیە لەگەڵ تورکایە کاگنەورەز باسی ئەمریکاکەی کرد ئەوەی کە پێشتروتمان قسەیەکی لەسەر بکات دەستان خۆش بێیاخوا ئەوەی وتان ئەمریکا ئەبێ قسەی هەبێت باشە ئەگەر ئەمریکا قسەی نەبێ کاتە ئەگەر پرۆسەکە بگاتە سەرسکەی خۆی ئەگەر قسەشی لەسەر بکرێت تا ئەمریکا قسە نەکات ئەمان ناتوان قەراری کۆتایی بدەن چلایەنی دەوڵەت چلایەنی پەکەکە وایە مۆزوعەکە لێرایەک ئەوەکەیە ئەمریکا لە دوای جەنگی ساردەوە قسەی هەبووە لە هەموو شتێکە لە هەر شوێنێکشا قسەی نەبوو بێ نەتیجەکەی خۆم نێگەتیڤ بووە ئەی پرسیارەکە لێرامەیە کاتێک کە تۆ ناوێنەی پرۆسی ئاشتی کە ئەمریکا قسەی نییە ئەنجامەکەی چییە ئەنی پرسیارەکەی من ئەمە بوو لەسەر دەستان خۆش بێساسی وەڵام هەر وەڵامی بووە لە فۆرم پۆلیسی ئارتیکلێک نووسرا بوو ساڵەکەی پێم وایە
سەردەمی داودۆڵی تر تەواو بوو ئۆغڵۆ بەرەو کۆتایی ئەڕۆی ئارتیکلەکە باسیەوەکە کەیتر زمانی تورکیا سیاسەتی و لە سوودەمی داودۆڵەیە ئەڵێت باسی وەکە لەم هەموو دوژمنەوە بۆ زۆرکردنی هاوڕێکانمان باشە لە سیاسەتی سفرکردنەوەی کێشەکان بەڵێ جا ئارتیکلەکە بۆ دەست پێکاڵێ from many friends to zero friends لەو هەموو هاوڕێەوە تورکیا ئەوم هاوڕێ لە دەزا لە دوای بەهاری عەرەبیەوە چکۆڵێ بەهاری عەرەبی تورکیا بریتی بوو لە قوتبی سونی ینی لە سەردەمایەتر ئەردۆغان ئێعلانیەوەی کرد کە تورکیایەکی ئیسلامی وابشانیەدا حتا سەردانشی کە کردی بۆ تونس کاتێکە چوو بۆ تونس دوای بەڵێ میسواژ کە چوو لە تونس ئیدعای ئەوەی کرد کە ئەتوانێت دەوڵەتێکی سێکۆلار دروستکەن شتێکی ئەوایە وەکو خەلیفەیش خۆی پیشانەدا و کە سەرکردەیەکی ڕەمزێکی ئیسلامی سونی بوو بۆیە ئەمەی کە من باسێکم ئێسا ترسەکە لە دارمانی سووری ئەوەیە بەڕاستی تەوقعاتەکانی بەهاری عەرەبی هەموو عەکس بووە هەموو عەکس بۆ چکەوا دانرابوو بەهاری عەرەبی هێزێکی تری لەسەر هەمووی پرۆ تورکیان هەمووی پرۆ ئەردۆغان وا حساب کرابوو لیبیا بوو تونس بوو میسر بوو خودی سووریا بوو سووریا ینی ئیخوان مسلمی خوان حاضر کرده بوو حکومەتە دروست کردو لە کوردستانی باکوورە بۆیە بەڕاستی ئەمە ئێسا کە هەیە بۆیە تورکیا لێ ترسێ بە دارمانی ئەمە پێوتێ دۆمینۆ ئێفکت ئەم دۆمینۆ ئێفکتە ئەو ژەگرێتەوە نەک خودی ئەنقەرە ئەستە من باسی وە ناکەم شەڕچێتە ناو شارەکانیەوە باسی ئەوە کە مەکە پێی ئەوترێ مەترسی بۆ سەر ئاسایشنەتەوەی خوتوکەدانی کوردەکانی باکوورە لە ڕێگەی کوردانی سووریا و کوردانی خۆمان و کوردانی ئێران بە دەرەجەیەکی زۆریش بۆیە بەڕاستی ئەوە بەستەکەی من بوو کە ترسەکە لە دارمانی سووریا هەیە زۆر سپاس ڕێکماوەسانی بەڕێز ڕاستەکەی ئەوەی کە ئێمە پێگەیشتین ئەوەیە کە ئەمە ئەکرێ وەکو کاکتۆر ڕابەرمەتی ئەکرێ وەکو تاکتیکێ بێ ئەوەی کە کاکتۆر سامە باسی کرد ئەکرێ وەکو تێڕوانی یەکسێری کرێ وەکو مامەڵەیەک چونکە هێزە کوردیەکانیش ئەگەر وەکو مێژووی هەرێمی کوردستان سێرکەین یاخۆ وەکو مێژووی بزۆی ڕزگاری خوازی کوردی عێراق سێریکەین تا ڕادێک ئەکرێ کە سوود لەوانەیە وەربگرێەوە پێم وایە سوودشی وەرگرتووە بەڵام ئەکرێ زیاتر سوودیانەی وەربگرێ بە حکمی ئەوەی گۆڕینی جوغرافیا و بە حکمی گۆڕینی جیۆپۆلیتیکسی تورکیا مقارنەن بە عێراق پێم وایە ئەکرێت بەڵێ وەکو تاکتیک سێرەکرێ بەڵام بۆ خودی پرسی کورد ئەم دەست پێشخەریانە گرنگن بە حکمی ئەوەی لە جیهان ئێمە جیهانێکی لیبراڵە ناکرێت بە هەر بە چەک وەڵام بینەوە ئەو کاتە قەزەی کوردیژە بێتە قەزێکی فەڵەستینی دێڵی هەر چەگەر چەک لێ بە هەر بە چەک وەڵام بدرێت و با بە چەک مامەڵەی لەگەڵا بکرێت دووبارە سپاستانەکەم بە خێرەتتانەکەم سبەی هەر بۆیەوە کراوی هەست کاتێکیش بوو لە خزمەتانابی زۆر سپاس مەمنون بە خێر بن سپاستانەکەم